بەڕێزان تکایە لە شوێنەکانی خۆتان دانیشن. بەڕێزان تکایە لە شوێنەکانی خۆتان دانیشن. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، دانیشتنەکەمان بەردەوامە دانیشتنی ژمارە 9 ئاسایی وەرزی دووەمی خولی یەکەمی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئێستاش دەست بە جێبەجێکردنی ئەو بڕگەی بەرنامەی کار ئەکەین کە ئەویش بریتیە لە خستنە ڕووی راپۆرتی هاوبەشی هەر سێ لیژنەی تایبەتمەند. بۆیە داوا لە دەستەی سەرۆکایەتی هەر سێ لیژنەی تایبەتمەند دەکەین بێنە شوێنی تایبەتی خۆیان. نقطە نیزام کاک ڕێبوار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دەستەی سەرۆکایەتی هەر سێ لیژنە. فەرموو کاک ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە پێی مادە 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کاتێک کە گفتوگۆ ئەکرێت لەسەر هەر بڕگەیەک پێویستە دوای ئەوە گفتوگۆەکان تەواو بێ. ئێمەش کە ناومان نووسرا بۆی قسە بکەین لەسەر گرفتی کارەبا قسە بکەین، بەداخەوە ڕێگەمان پێنەدرا و بڕگەکە کۆتایی پێهات. حەزمان لێ بۆ ئێمەش قسە بکەین لەبەرەوە بەڕاستی ئێمەش لەسەر ئەو بابەتە زانیاریمان هەیە، دەمانویست بۆ چوونی خۆمان بخەینە ڕوو لەو ڕوویەوە. سپاس کاک ڕێبوار. گفتوگۆی پێویستکرا پێشمان وتن لەبەر ئەهەمیەتی ئەم بابەتە و ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری ژوار ڕێکەوتوین تەقی ئەو راپۆرتەی کە لێرە خوێندیەوە بە وردەکاری زیاترەوە لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرلەمانی کوردستانی بنێرێ و بۆ ئێمە شاراستی لیژنەی تایبەتمەندی یەکەین و بۆ هەموو پەرلەمانتارانی بەڕێزیش کراوە بێ بۆی زانیاری زیاتریان لە بەردەست بێ. هەر پرسیار و بەدواداچوونێک شەوێ بە پێکڕێکاری پەیڕەوی ئەتوانن بەردەوامن. دەستان خۆش. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، بە پێی حکمی مادەی 87 بڕگەی یەکەم و دووەم بۆ خوێندنەوەی دووەمی پێشنیازی یاسای ڕێکلامی بازرگانی لەلایەن لیژنەی تایبەتمەند ئەسڵی ئەو پێشنیازە یاسایی خوێندرایەوە کە لەلایەن ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان پێشکەش کرابوو. دواتر لەلایەن لیژنە تایبەتمەندەکان راپۆرتی هاوبەش خوێندرایەوە. بۆیە ئێمە ئێستا بە پێی بڕگەی یەکەم و دووەم لە مادەی 87 ئەبێ بڕیار بین وەکو پەرلەمانی کوردستان کە کامیان بکرێتە بنەما بۆ گفتوگۆکردن. بۆیە دەقی ئەسڵی ئەو پێشنیازە یاسایە یەکەم جارە خەینە دەنگدان بۆ ئەوەی ئایا ئەوە بکرێتە بنەمای گفتوگۆیان نا. چەند کەس لەگەڵ ئەوەیە دەقە ئەسڵیەکەی پێشنیازی یاسای ڕێکلامی بازرگانی ئەوە بکرێتە بنەمای گفتوگۆ با دەست بەرزکاتەوە. دوو کەس. بەڵێ سوپاس. چەند کەس لەگەڵەوەیە راپۆرتی هاوبەشی هەر سێ لیژنەی تایبەتمەند بکرێتە بنەمای گفتوگۆ با دەست بەرزکاتەوە. دەستان خۆش. بە دەنگی 56 پەرلەمانتار راپۆرتی هاوبەشی هەر سێ لیژنەی تایبەتمەند ئەکرێتە بنەما بۆ گفتوگۆکردن. ئێستا بەڕێزان داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین کە دەست بە خوێندنەوەی مادەی ئەم پێشنیازی راپۆرت هاوبەشەکەیان بکەن. فەرموو لە ناونیشانەوە دەست پێ بکەن. بەڕێز لیژنەی تایبەتمەند. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ناونیشانی پێشنیازە یاساکە ڕێخستنی ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق. هەر بەڕێزێک ئەوێت لەسەر ناونیشانەکە گفتوگۆ بکات یا ڕاو سەرنج و پێشنیارێکی با فەرمێت دەستی بەرزکاتەوە. ناوەکان بنووسێت. کاکتۆر ئیسماعیل فەرموو. بله یا زانم زمان فرمی یاسای یان کردی یان عربیه پیوار کلام در برینش هر دوکانینه اگه ببیتا کردی
ببیتە بانگەشە دێ باشتر بیت. لە جێ مهم خۆتانە ئەمە جواب بێنێت کاکەم ئینگلیزیە. یەک دەقە کاک بژار بەڵێ ئەبە ئینگلیزیە ڕێکلام مهم جهێوێ پەیوەکە کوردی بیت جهێوێ بگریت بینە بانگەشە پتر هەمیە جهێوێت گریت. بەڵێ بەڕێز لیژنەی تایبەتمەنە گەڕاو سەرنجێکتانێ فەرمونون. برای سروگی پارلمان دستاویزی رکلام لیاسای زمان فرمی کنده هاتوه هم وشه رکلام هاتوه لزمان فرمی کنده لماده 17. بەڵێ زۆر سوپاس کەسی تر هەیە سەرنج و تێبینی کاک ڕۆمیۆ فەرموو. بەڵێ زۆر سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە ناونیشانەکە بەم شێوەیە بێ پێشنیازی یاسای ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق چونکی کەوتت یاسای ڕێکلام ینی هەم ڕێکخستنەوەیە هەم تەنزیمکردنە. بەڵێ زۆر سوپاس هیچ بەڕێزێکی تر هەیە تەمام بەڕێز لیژنەی تایبەتمەند فەرموون مادەی یەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەکەم زاراوەکان مەبەست لەو زاراوانە لەم یاسایەدا هاتووە ماناکانیان لە بەرامبەریدا نووسراوە. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق، دووەم حکومەتی هەرێمی کوردستان داش عێراق، وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان داش عێراق، وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان داش عێراق، ئامڕازەکانی میدیا، تەلەڤیزیۆن، رادیۆ، تۆڕ و ماڵپەڕە ئەلکترۆنیەکان، ڕۆژنامە و گۆڤار و چاپکراوەکانی دیکە. شەشەم ئامڕازەکانی پەیوەندیکردن، هێڵەکانی تەلەفۆن، تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامڕازەکانی دیکەی پەیوەندیکردن دەگرێتەوە. حوتەم یەکەی کارجێڕی پارێزگا قەزا ناحیە. هەشتەم ڕکلامی بازرگانی خزمەت گوزاریەکە لە ڕێی بەکارهێنانی ئامڕازەکانی میدیا و ئامڕازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەاندن بە ئامانجی ڕەواجدان بە کاڵایان خزمەت گوزاریان بەرهەم بۆ مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی. نۆیەم داخوازیکاری ڕکلام کەسێکی سروشتیان معنەویە کە داواکاری ڕکلام دەکات بۆ مەبەستی بەرزکردنەوەی ئاستی فرۆشتنی بەرهەمەکانی. بەرهەمهێنی ڕکلام کەسێک یان کۆمپانیایەکە کە ڕکلام بەرهەم دەهێنێت بە پێی داوای داخوازیکاری ڕکلام دەبێت بۆ مەبەستی بڵاوکردنەوەی جەماوەری. یازدەیەم بڵاوکەرەوەی ڕکلام کەسێکی سروشتیان معنەویە کە ڕکلام بڵاو دەکاتەوە بۆ ئەم بڵاوکردنەوەیش پەنا دەباتە بەر ئامڕازەکانی میدیا یان ئامڕازەکانی پەیوەندیکردن. دوازدەیەم هۆیەکانی گواستنەوە تەواوی هۆیەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئاسمانی دەگرێتەوە. سێزدەیەم کاڵا بەرهەمێکە بکێشرێت یان بپێورێت بە مەرجێک قەدەغەکراو نەبێت. چواردەیەم دیواربەند ئەو دیوارەیە کە ڕکلامی پێدا هەڵدەواسترێت. بەڵێ زۆر سوپاس هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی کوردستان ئەوێت گفتوگۆی مادەی یەکەم کا با دەست بەرز کاتەوە بۆی بەڕێزکردێری پەرلەمان ناوەکانیان تۆمارکە نقطە نیزامە کاگرێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی مادەی یەکەم چواردە بڕگە لە خۆ دەگرێ ڕەنگە بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی بەنا بکەین لەسەر بڕگە بە بڕگە پێم باشە بڕگە بخرێتە گفتوگۆوە نە کۆی مادەکە. سوپاس کاگرێبوار بەڵام ئێمە ئەم لە دەستەی سەرۆکایەتی بە مشوەرەت لەگەڵ بەڕێز سەرۆکایەتی فراکسیۆنەکان وامان پێ باشتر بوو مادە بە مادە بخرێتە گفتوگۆ. ئەوانەی کە قسەکەن فەرموون. گوڵیزار و گلاوێش تۆ بمەرێنەوە کێ کا عوسمان ئەهلیان هاوڕێی هاوڕ دکتۆر ئیسماعیل نووسی ئەو بەڕێزانەی کە یانەوێت لەسەر مادەی یەکەم گفتوگۆ بکەن بەڕێزان کاکتۆر محێدین کاکتۆر ئیسماعیل کاک ئەبوبەکر ئەڵەدنی شادی خان کاگەرشەد کاک بەهمەن خەدیجە خان دکتۆر زێدان کاکتۆر سەباح کاکتۆر ڕێبوار گوڵیزار خان دکتۆرە گەلاوێش کاک عوسمان کاک هاوڕێ کاک کاروان خەتای خزمەکەتە کاروان مادام وای بە کاک کاروان یەکەم کەسەکە فەرموو. خنای خۆی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاس بۆ دەرفەتەکەش. من لەسەر مادەی یەکەم لەسەر بڕگەی سێم و چوارەم و بڕگەی شەشەم و بڕگەی چواردەیەمیش تێبینیم هەیە.
لە بڕگەی سێم باس لەوە دەکرێت وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەت هەرێمی کوردستانی عراق من پێم وایە دەبێ وەزیری شارەوانیش لێرە ئیزافە بکرێت بەو پێی کە بەڕێزیان تایبەتمەند بپرسە و لە چوارەمیش وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت هەرێمی کوردستان وا باشترە دابڕێژێتەوە بۆی کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت هەرێمی کوردستان زایدەن وەزیری شارەوانی و گەشت و گوزار چونکە پرسەکە پەیوەستە بە هەردووچیانەوە. بڕگەی شەشەم ئامرازەکانی پەیوەندیکردن هێڵەکانی تەلەفۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامرازەکانی دیکەی پەیوەندیکردن دەگرێتەوە. هەڵبەت ئەم مادەیە لە بەشی دووەمی ئەم بڕگەیە لە بەشی دووەمی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامرازەکانی دیکە ئەم دیکەیە یان دەبێت لە یاسایشتردا تعریف کرابێت کە هیوادارم لیژنە یاسایی ڕوونکردنەوەی لەسەردات یان دەبێت لە یاسایشتردا تعریف کرابێت یان دەبێت پێشتر تعریف کرابێت چکە ئامرازی بزوێن و کەی پێوە ئامرازەکان واتە ناسێنراوە دەبێت پێشتر تعریف کرابێت و لە چواردەیەم دەپرسم دیواربند ئەو دیوارەیە کە ڕکلامی پێ هەڵدەواسرێت ئێستا شێوازەکانی ڕکلامکردن پێشکەوتون تەنها بە دیوارەوە هەڵناواسرێت مکانیزمی تریشمان هەیە بۆ ڕکلامکردن ئایا تەنها بە دیوارەوە ئەمە تەنها شەرعیەدانە بۆی کە ڕکلام بە دیوارەوە هەڵبواسرێت یانیش چۆن معالەت جێمە دەکەن لە پرۆژە یاساکە سوپاس. بەڕێز کاکتۆر سەباح. سوپاس جێگیری سەرۆکی پەرلەمان مادەی هەفتەم یەکەی کارگیری بەڕاستی نووسراوە پارێزگا قەزا ناحیە علاقە بە شارەداریەوە هەیە دەبێ ئەوە بێتە گۆڕین بە شارەداریەکانی پارێزگا و قەزا و ناحیە نە بە ئەوەی تر. زۆر سوپاس. فاس کاکتۆر سەباح. کاو بەکر هەڵەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیازەکەم کە بڕگەیەکی تر زیاد بکرێ بۆ دروستکردنی لیژنەیەک بە ناوی لیژنەی وردبینی یان ڕێپێدان یان هەڵسەنگاندن یان مۆڵەت چکە بۆ ئەوەی ئەو مەرجانی لە مادەی دوی ئەم یاسایە داهاتوە ڕیکلامەکە بیگرێتەوانێت کە لە ئەسڵی پێشنیازی یاساکەدا بەڕێوەبەرایەتیەک دروستەکرێ بۆی دواتر مادەیەکی بۆ ئیزافە بکەین. سپاس. زۆر سپاس. خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پارلەمان من تێبینیەکم هەیە لە زیاتر کە پەیوەندی هەیە بە ڕێخستنی یاساکە ئەگەر تەماشای یاسایەکەی بکەین دەبینین کە تۆزێک تێکەلیەک هەیە پێم وایە بۆ ئەوەی کە ئەو یاسایە مەفهومتر بیت و تێگەشتنی ئاسانتر بیتن دەتوانین ئەم یاسایە بکەینە چەند بەشێک بکەینە چوار بەشی یەکەم ببیتە پێناسەی زاراوەکان و مەرجەکان ئەو جا مادەی یەکەم پێناسەی زاراوەکان مادەی دووەمیش بکرێتە مەرجەکان و بەشی دووەمیش ببیتە ڕێگا پێنەدراوەکان کە مادەی سێم لە خۆی دەگریت کە چەند بەرگەشی هەیە بەشی سێیەمیش سزاکان ببیت کە ئەویش مادەی چوارەم و چەند بەرگەیەک و بەشی چوارەمیش حکومەکانی کۆتایی دەبیت کە ئەویش مادەکانی 6 و 7 و 8 لە خۆی دەگریت پێم وایە بەم شێوازە لەوانەیە ڕوونتر و وازەحتر بیت تێگەشتنی ئاسانتر دەبیت و هەروەها لە برگەی نوێم برگەی دەیەم باسی ببوورە برگەی نوێمە کە باسی داخوازیکاری ڕیکلام دەکاتن دەلێتن کەسێکە یان دامەزراوەیە کە داواکاری ڕیکلامی بازرگانی لێرە وشەی بازرگانی زیاد بکەین دەکات بوو مەبەستی هەروەها وشەی ناساندن لێرە زیاد بکەین چونکە بێگومان ئەو کەسێک کە ڕیکلام ئەکەن مەبەستی ئەوەیە کە بەرهەمی خۆی بناسینیت ئەو جا ئاستی فروشنی زیاد بکاتن پێم وایە ئەو شەش لێرە زیاد بکرێتن گونجاوتر دەبێت. سپاس کاک هاوڕێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی من پێشنیارێکم بۆی بڕگەیەک زیاد بکرێت زیاد بکرێت لە مادەیەکەم بۆ ڕێخستنەوەی سپۆنسەرکردن ڕاستیەکەی کۆمەڵانی لە هەرێمی کوردستان بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیاردەیەکی بووە بە باو کە ڕیکلامکردن بۆ کاڵا و شمەکی بێ ئەندازە خراپ بە پێهەڵدانی ناڕاست سەرنجی خەڵکی ڕادەکێشێ کەچی لە کاتی داواکردنی ئۆنلاین گەشتنی ئەو شمەکە هەمە جۆرانە کە کڕیارەکان بەدەستیان ئەکەوێ ئەبینی بەو شێوازە نییە ینی ڕاستیەکەی ئەمە بۆ یەکێکە لە گرفتەکان ئاماژەی پێنەکراوە لە مادەکە و دەیان گرفت و کێشەی کۆمەڵایەتی لێکێتەوە ئەبینی چەند کۆمپانیایەکی ناوخۆی و دەرەکی هەیە کە باڵانسی ئەو بزنس کارت و ماستەر کارتانە فرۆشن بۆ دەیان گرفت بە تەشیر بە دەیان خەڵکی لە خەڵکی سیاسی خەڵکی کۆمەڵایەتی بە هەموو جۆرەکان لەژێر ناونیشانی پیجی ساختە و ئینستاگرامی ساختە و ئەمانە کە بینین ڕۆژانە ڕەنگە زۆر بەمان ڕوبەڕووی ئەمە بووینێتەوە بۆیە پێشنیارەکەم بڕگەیەک زیاد بکرێت کە ئاماژەی پێ بکە ئەو کەسانی کە ئەو ماسە کارت و بزنس کارتە ناوخۆی و دەرەکیانە بەکارێنن
دیاری بکرێت ئایا بەچی کەسێک یان بەچی مەبەستێک ئەو کەسانەی کردن و بەکارێنن زۆر سپاس باس کاکتۆر مەحێدین بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە لە مادەی یەکەم سێم و چوارەم پێم وایە ئەرچ ڕێخستنی ڕکلامی بازرگانی پەیوەندیدارە بە وەزارەتێک زیاتر بە تایبەتی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی گەیاندنی چکۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕەکانی پەیوەندی پێم وایە دەبێ ئەوە داڕشتنی بۆ بکرێتەوە و هەم وەزارەتی شارەوانی و هەم وەزارەتی گواستنەوە گەیاندنیش تێدا بەشدار بن سەبارەت بە برگەی 12هەم هۆیەکانی گواستنەوە و دیواربند هەمان ئەوانە بخرێنە دوای برگەی شەشەم و پێنجەم و شەشەم چکە ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن هۆیەکانی گواستنەوە لە دوای یەکتری بێن نەک وەکو پێناسەکردنی داخوازیکاری ڕکلام و ئەوانش خاڵێکی تر هەر لە برگەی 12 هۆیەکانی گواستنەوە ئەم پێم وایە بکرێتە ئامرازەکانی گواستنەوە و دووبارە کرێت هۆیەکانی گواستنەوە و تەواوی هۆیەکانی گواستنەوە هۆیەکانی عنی دەکا ئەسباب یان سەباب بەڵام ئامرازەکان دەکا وەسائلی گواستنەوەکان زۆر سپاس سپاس کاکتۆر مەحێدین کاک بەهمەن فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرڕای پشتگیریم لە پێشنیارەکەی کاک دکتۆر سەباح ڕاستی ئەم یاسایە شتێکی زۆر گەورەی نوقسانە ئەویشەوەیە کە ئاماژە بە زمانی ڕسمی ڕیکلام نەکراوە کە پێم وایە خەڵکی کوردستان چاوەڕوانیان لەم پرۆژە یاسایە ئەوەیە کە زمانی کوردی زیندوو بکرێتەوە لە وڵاتەی ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان چەندین بەرنامە کراوە خەڵکی ڕۆژانە لە سۆشیال میدیا گلەیەوەکە لە زۆربەی کافەکان لە زۆربەی ڕکلامەکان زمانی کوردی بۆتە زمانێکی لاوەکی و هیچ کەسێک هەست ناکە لە کوردستانە تەنانەت لە چێشخانە و کافەکانە هەموو زمانەکان بەکار هاتووە جگە لە زمانی کوردی بۆیە تکایە بە مادەیەکی تایبەت ئیلزام بکرێت کە ڕکلام ئەبێ بە زمانی کوردی بێ ینی لەم یاسایە باسی زمان نەکراوە ئەوە خەلەلێکی گەورەیە داواکارم ئیزافە بکرێت دوو لە مەسەلەی ڕکلامکردن حەقی گشتی مافی گشتی چییە لەم پرۆژەیە هەرچەند لە مادەی 2 لە فەقەرەی 12 باس کراوە کە دەبێت ئامرازەکانی میدیا ڕکلامی هۆشیاری نیشتیمانی بۆ ژینگە و تەندروستی و کاک بە من ئەگەر لەسەر ئەم مادەیەت کاکەم ئەگەر لەسەر ئەم مادەیە ئەگەر با لەسەر مادەکانی تر دوای لەسەر مادەکانی تر نیە من تاواکارم ئەمە بکرێتە مادەیەکی سەرەکی لە جیاتیەوەی بڕگەیەکە لە مادەی 2 بکرێتە مادەیەکی سەرەکی کە ئیلزامی دەستگاکانی ڕاگەیاندن بکرێ بۆ هۆشیاری نیشتیمانی ڕکلام بکەن بەبێ داواکاری دەستگایەکی دیاری کرا و بە تایبەتی بۆ پاراستنی سامانی نیشتیمانی ئاو کارەبا کە ئەمە لە هەموو وڵاتان تەلەڤیزیۆنەکان لە کاتە گرنگەکانە ڕیکلامەکەن سپاس سپاس شادی خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو خاڵم هەیە خاڵی یەکەم پشتگیری لە هاوکارانم کاک کاروان لەگەڵ دکتۆر مەحێدین دەکەم بۆ پێشنیازەکان چونکە منیش پێم وایە بەڵێ ئەم یاسایە پەیوەندی بە زیاتر لە وەزارەتێکەوە هەیە و پێویستە هەموو وەزارەتەکان ئاماژیان پێ بکرێ خاڵێکی کە لە خاڵی 14هەم لە پێناسەی دیواربند ئەو دیوارەیە کە ڕێکلامی پێدا هەڵدەواسرێت بۆ پێی کە یاسا دەبێت زۆر قەتعی بێ و ڕوونکردنەوەی تەواوی تێدا هەبێ یان ڕەش یان سپی بۆی من پێم وایە ئەم خاڵە کورتی هەیە و داڕشنەوەکەی دەبێت بەم شێوەیە بێ چونکە ئێمە لە کاتی ڕێکلامکردندا تەنیا ئەو دیواربندانی کە بەکارهێنرێت تعریف نەکراوە بە تەواوەتی کە چ دیواربندێک بەکار بهێنرێ بۆی دەبێت پێناسەکە بەم شێوەیە بێ ئەو دیوارەیە کە ڕێکلامی پێدا هەڵدەواسرێت لە موڵکی گشتی یاخود تایبەت چونکە موڵکە تایبەتەکانیش بۆ پێدا هەڵواستینی ڕێکلام بەکار دەهێنرێن و هیچ زەڕیبەیەک بۆ حکوومەت ناگەڕێتەوە لەم حاڵەتەیە و کاتێک کە موڵکێکی تایبەت بەکارهێنرێ بۆ ڕێکلامکردن پێویستە بەڕێکاری ئەم یاسایە تێپەڕ ببێت سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند کەستان کاک ڕزگار پێشتر دەست بەرز کردبووە ئەگەر فەرموو بەڵێ سەرۆکی پارلەمان سەبارەت بە تێبینیەکانی پشتکە باز کراوە کە مادەیەک زیاد بکرێتن ئەمە لە مادەی 1 دەستمان پێ کردووە و هێشتا ناکەشتینە مادەی دوام اینجا لە مادەی دوم پیشنیارێک ئەومان جوابدایەوە زۆر سپاس کاک ئەرشەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم لەو مادەیە بڕگەی 5 و 6 بکرێتە یەک بڕگە بەم شێوەیە دابڕژرێت ئامرازەکانی ڕاگەیاندن و پەیوەندیکردن بریتە لە تەلەفۆن و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و چاپەمەنی و ئینتەرنێت و
هێلەکانی تەلەفۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامرازەکانی دیکەی گەیاندن و بەرگەی هەشت بەم شێوەیە ڕیکلامی بازرگانی خزمەت گوزاریەکی بەرامبەرە لە ڕێی بەکارهێنانی ئامرازەکانی ڕاگەیاندن و پەیوەندیکردن بە مەبەستی ڕەوازدان بە کاڵایان خزمەت گوزاریەک بۆ هاندانی بەکاربەر بۆ کڕینی و بڕگەی نۆیەم داخوازیکاری ڕیکلام کەسێکی سروشتی یان معنەویە کە داواکاری ڕیکلام دەکات بۆ مەبەستی بەرزکردنەوە و ئاستی فرۆشتن بکرێتە ناساندن و فرۆشتنی بەرهەمەکان و بڕگەی سێزدەم و چواردەم لا ببرێت لەم مادەیە. زۆر سپاس کاک دکتۆر زێدان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە تێبینەکانم خاڵی سێم و چوارەم هاوکارم کاروان لەگەڵەوەی متفقم کە وەزیری وەزارەتی شارەوانی و وەزیری شارەوانی ئیزافە بکرێت لەو خاڵە و لە خاڵی حەفتەمدا لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح کە بکرێتە دوو بڕگە ئەلف و با بڕگەی یەکەم یەکە کارگێڕیەکان پارێزگای قەزا ناحیە بڕگەی دووەم بە شارەوانی شارەوانی قەزایەکان پارێزگا قەزا ناحیە بێ و لە خاڵی دیکەش لەگەڵ کاک بەهمەن هاوتەوا کە زمانی کوردی دابندرێ بەڵام پێم وایە لە زمانی کوردیدا ئەمە لە بڕگە مادەی دووەم لە مەرجەکاندا زیاد بکرێ کە مەرجی ڕیکلام بە زمانی کوردی بێ. زۆر سپاس. بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان تکایە هەر ئەندامێکی پەرلەمان کە پێشنیارێکە و پشتگیری سێ کەسیە بە نووسینوەری گرن و دوای خۆتان تۆماریکەن. ئێستا داوا لە بەڕێز وەزیری تایبەتمەند دەکەین ئەگەر ڕای حکوومەت لەم بارەیەوە لەسەر وەزارەتەکان بخەنە ڕوو دوای دێنە سەر ئەو بەڕێزانی کە ماونەتەوە فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمانی بەڕێز لیژنە تایبەتمەندەکان کە کارتان لەسەرم بابەتە کردووە دەستخۆشیتان لێکەم و سوپاس. من سەرنجم لەسەر کۆی پرۆژەکە هەیە ئەگەر بکرێت ئەو پرۆژەیە ئێستا لێرە بەو شێوە کە مناقەشەی دەکرێت بڕگە بە بڕگە ئەمڕۆ بکرێت بەڵام ئەمە دوجار بنێردرێت بۆ لیژنەکان خۆیان لای لیژنەکان بێت وە خەڵکی تایبەتمەند و خەبیر لەو بوارە بانگهێشت بکرێت بۆ ڕێخستنەوە چونکە لە ڕووی زمانەوانی و دەستەواژە و جوملەبەندی و ئەدەبیات و نقصانی زۆری هەیە ئەوە سەرڕای ئەوەی کە ئێمە لە وەزارەت 12 خاڵمان هەیە لە خاڵی سەرەکی کە پێویستە جێگەیان بکرێتەوە لەم پرۆژەیەدا. بەڕای ئێمە بەر لەوەی تەنزیم بکرایە دەبوو وەزارەتی داد بە شێوەیەکی یاسایی ئەم پرۆژە یاسایی تەنزیم بکات یان بەشدار بوونە لە تەنزیمکردنی پرۆژە یاساکەدا. وە زۆر سوپاس. پاس بۆ بەڕێز وەزیر ڕۆشنبیری بەڕێزان لیژنەی تایبەتمەند کاک لوقمان شتێکت هەبوو فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بێگومان پرۆژە یاسای ڕیکلامی بازرگانی یەکێکە لەو پرۆژە یاسایانەی کە زۆرترین گفتوگۆی لەبارەوە کراوە و لە ڕۆژی 12 مانگی 11 وەرکشۆپێکی لە هۆتێلی هەولێری نێودەوڵەتی بۆ کرا کە نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی شارەوانی وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی بازرگانی کە پێشووتر لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە بەواژۆی بەڕێوەبەری گشتی دیوانی پەرلەمان بانگەشت کرابوون و هەروها شارەزایانی لە بواری یاسایی بانگمان کردن نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان مامۆستایانی زانکۆ سەرجەمی 48 شارەزا لە بواری ڕیکلامی بازرگانی بەشداریان کردووە. بۆیە تەسەوڕ ئەەکەم ئەم پێشنیازە یاسایە جگەلەوەی کە جارێکی تر لیژنە تایبەتمەندەکانی لیژنەی ڕۆشنبیری و شارەوانی و بەڕێز وەزیری بازرگانیش کۆبوونەوەمان لەگەڵ کردووە سەرنج و تێبینیەکانیان وەرگیراوە بۆیە من پێم وایە زۆرترین پێداچوونەوەی کراوە و بە لەبەر چاوگرتنی سەرنج و تێبینیەکانی بەڕێز وەزیری ڕۆشنبیریش ئەتوانین لە راپۆرتی دووەمی لیژنەی هاوبەش کاتێکەدا ئەینووسینەوە سەرنجەکان لە بەرچاو بگرین. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ڕوونکردنەوەت هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو ڕوونکردنەوەم هەیە یەکێک سەبارەت نووسینی باش یان تەقسیمکردنیان پێشنیازە یاسایە لەسەر ژمارەیەک باش. ئەم پێشنیازە یاسایە خۆی لە خۆیدا لە 8 مادە پێک هاتووە. یعنی باش ئەو کات جوانە لە ڕووی شکلیەوە
لە ڕووی سیاغەوە لە ناو پێشنیازە یاسایان لە ناو یاسادا هەبێ کە عددێکی زۆری مادەکان لە خۆ بگرێت هەشت مادە هەمووی هەشت مادەیە 4-5 مادەش ئەحکام ختامیە نابێت بنووسین بەشی یەکەم مادەی یەکەم بەشی دووەم مادەی دووەم هەر جوانە لە ڕووی شکلیەوە سەبارەت زمانی فەرمی لەم پێشنیازە یاسادا هیچ فەراغێکی قانونیمان نەبوو کە ئیشارەت پێ بدەین بوو یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان مادەی 17 بەم شێوەیە هاتووە دەڵێت پێویستە هەموو جورە ڕیکلام و بانگەشە و ئاگاداریەکی کار و بازرگانی لە هەرێم بە زمانی کوردی بێت و دەکرێت لە گەلیدا زمانی دیکەش بەکار بهێنرێت کەواتە ئەم یاسایە تایبەتە بە زمانە فەرمیەکان و باسی ڕیکلامیش دەکات کە باسی ڕیکلام دەکات دەڵێت زمانی کوردیە و دەکرێت بە غەیری زمانیش بێت زۆر سپاس کاکتۆر ڕێبوار اینجا دوای بەڕێز دکتۆرە ڤاڵاوەکو وەزیری هەرێم فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر مادەیەک سەبارەت بە بڕگەی هەشتم و نوێم و دەیەم و 11 قسەم هەیە و قسانەی من بەشێکی پەیوەستە بە ڕاستکردنەوەی زاراوەکان بۆی مانا زانستیەکەی پێ بدرێت بەشێکیشی ئەوەیە کە داڕشتەی تازە بە ئیزافاتەوە کردومە سەبارەت بە مستەڵەحی ڕێکلام خۆی مستەڵەحە هەموو مستەڵەحێک پێویستە مانای زانستیەکەی پێ بدرێت لە ئەدەبیاتی بەڵێن لە زانستی بازرگانی و اقتصادی مستەڵەحی ڕێکلام بە نەشات هاتووە نەشات تیجاری ئیعلامی نەک بە خزمەت گوزاری ئەوەی کە لێرە هاتووە ئاماژەی بەوە کردووە لە بڕگەهشتم کە ڕێکلام بریتە لە خزمەت گوزاری کەچی لە ئەدەبیاتی زانستە ئابوووریەکان وا هاتووە کە ڕێکلام نەشاتێکی تیجاری ئیعلامیە و بۆ ئەوەی کە داڕشتەیەکی تازەم کردو بۆ بڕگەی هەشتم من بەو شێوەی خوارەوە داڕشتەکەم دەخەمە ڕوو بڕگەی هەشتم ڕێکلامی بازرگانی بریتە لە چاڵاکیەکی بازرگانی میدیایی بۆ ڕەواژدان بە کاڵا و شتومەک و بەرهەم و یان خزمەت گوزاریەکان بەکاردەهێنرێت بە مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕین و بەکارهێنانی سەبارەت بە بڕگەی نوێم من بەو شێوەی خوارەوە داڕشتم کردووە خوازیاری ڕێکلام بریتە لە کەسی سروشتی یا کەسی معنەوی کە داوای ڕێکلامکردن بۆ کاڵاکەی یان بەرهەم و خزمەت گوزاریەکانی دەکات ئەمە بەستی ڕەواج پێدان و بەرزکردنەوەی ئاستی فرۆشتن سەبارەت بە بڕگەی دەیەم پێم وایە بەرهەمهێنەری ڕێکلام ئەبێ کەساتێکی معنەوی بێواتە بێ دامەزراوەیەک بێ یا کۆمپانیایەک بێ ناکرێ بەرهەمهێنەری ڕێکلام کەسێک بێ بەڵام خوازیاری ڕێکلام ئەکرێ کەسێک بێ بۆیە وشەی کەسێک ئەبێ لا بدرێت چکە هەڵەیە وەکو باسم کرد کەسێک ناتوانێت بەرهەمهێنانی ڕێکلام بکە بەڵکو بێ کۆمپانیایەک بێ یا دامەزراوێک سەبارەت بە بڕگەی 11 لەبری ئەوەی کە ئاماژە بە ئامرازەکانی هاتوچۆ بکە نووسراوە هۆیەکانی هاتوچۆ لە ئەساسدا ئامرازە توول لەبەرەوەی هۆیەکان واتە فاکتەرەکانە بۆیە پێشنیارەکەم کە وشەی ئامرازەکان لە بری هۆیەکان جێگیر بکرێت لە بڕگەی 11 سپاس بەڕێز دکتۆرە ڤاڵا فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە دەی خەمەڕوو تەنها لە ڕووی یاساییەوەیە و هیوادارم لیژنەی یاسایی بە هەندی وەربگرن و لە کاتی دەنگدان لەسەری ئەو ملاحەزانە ئێمە وەکو حکومەت بیبینینەوە مادەی یەکەم زاراوەکان بۆ دیباجەکەی عادەتەن بەو شێوەیەدا دەڕێژرێت بۆ مەبەستەکانی ئەم یاسایە مەبەست لەم دەستەواژە و زاراوانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە باس زۆر لە وەزیر و وەزارەت کرا عادەتەن لە یاسادا و لە سیاغەی یاسایی ئەگە زیاتر لە وەزارەتێک تێیدا بەشدار بوو مشەڕع تەنەحی دەکا و خۆی دەپارێزێ لە ناوهێنانی وەزارەت ناوی حکومت دێنێ دەڵێ حکومەتی هەرێمی کوردستان بەڵام لە ئەحکامی ختامی عادەتەن مشەڕع کە زیاتر لە وەزارەتێکی هەبوو لە ناو ئەحکامی ختامی دەڵێ پێویستە لەسەر وەزارەتەکانی ڕۆشنبیری شارەوانی گواستنەوە گەیاندن ناوخۆ بە هەمە هەنجی تعلیمات دەربکەن بۆ ئاسان جێبەجێکردنی ئەو یاسایە بۆیە لە ڕووی سیاغەی یاساییەوە پێویستە وشەی وەزیر و مستەڵەحی وەزارەت هەردووکی لێرانە هەڵبگیرێتن لەبەر ئەوەی زیاتر ئەو کارە پەیوەستە بە ئیشی زیاتر لە وەزارەتێک تەبعاً دوای وەرگرتنی ڕەزامەندی و گفتوگۆکردنم لەگەڵ بەڕێز وەزیری تایبەتمەند کە وەزیری ڕۆشنبیریە و خۆی لێرانە ئامادەیە خاڵی حوتەم یەکەی کارجێڕی
کە پارێزگا و قەزا و ناحیەیە بڕگەی حوتەمیش پێویستە هەڵبگیرێتن چونکە تەناقض دروست دەبێت لە بینی ئەو یاسایانەی کە پێشتر هەناوە حکمی ڕکلامیان کردیە لە هەرێمی کوردستان و لە بینی ئەو یاسایی کە ئێستا دەردەچێت لە ساڵی 64ەوە یاسایەکی تایبەت لە عێراق دەردەچێت تەنزیمی بابەتی ئیعلان دەکا و ئیعلانات هەمووی دەداتە شارەوانیەکان و لە هەر شارێک و لە هەر قەزایەک و لە هەر ناحیەک شارەوانیەکە بەرپرسە لە بابەتی ئیعلانات و داهاتەکەشی هەمووی بۆ وەزارەتی شارەوانیەوە لەوێن دەڕاتەرخان دەکرێتەوە. اینجا دوای ساڵی 63 لە هەرێمی کوردستان دوو بڕیاری ئەنجومەنی وەزیران دەردەچێت بڕیارێک ژمارە هەشتایە لە ساڵی 2016 کە ڕێکی خستۆتەوە ئیعلانات چۆنە و ڕسوماتەکەی چۆنە و ڕسوماتەکان چۆن خەرز دەکرێت و بڕیارێکی کە ژمارە 162 لە ساڵی 2017 دەرچووە دووبارە ئەنجومەنی وەزیران ڕێکی خستۆتەوە و هەردوو بڕیارەکەش لە ناو وەقایعی کوردستاندا بڵاو کراونەتەوە. بۆیە پێویستە خاڵی حوتەم هەڵگیرێ. دەینە سەر خاڵی هەشتم کە ڕکلامی بازرگانی تعریف کردووە کە لێرانە عینوانەکە دەڵێ ڕێکخستنی ڕکلامی بازرگانی یعنی ڕکلامی بازرگانی بە شێوەیەکی عام وەرگرتووە هەم ڕکلامی میدیایی هەمیش ڕکلام لە ڕێگا و بان و لەوح و سکرین و شاشەکان کە ئەوانە با بڵێن دوو بابەتی لێک زیان ڕکلام لە میدیا بابەتێک کە زۆربەی وڵاتان بەتەنیا ڕێکی خستووە و ڕکلامیش لەسەر ڕێگا و بان ڕێگاوبانە گشتیەکان و ڕێگاوبانی دەرەچی بە بابەتێکی کە ڕێک خراوە بە یاسایەکی کە لێرە لە عینوانەکە هەردوو جۆری کۆ کردوتەوە کە هاتوۆتە سەر تعریفەکە دەڵێ ڕکلامی بازرگانی خزمەت گوزاریەکە لە ڕێگای بەکارهێنانی ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن. دوایە دێتەوە لە خاڵی دوازدەم باس لە هۆیەکانی گواستنەوە دەکات دەڵێت تەواوی هۆیەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئاسمانی. دوایە دێتە خاڵی چواردەم باس لە دیواربەندی دەکات ئەو دیوارەیە کە ڕکلامی پێ هەڵدەواسێ. بۆیە پێویستە لێرە تعریفی ڕکلامی بازرگانی ڕێک بخرێتەوە بەو شێوەیە کە ئێستا دەیخەمە ڕوو بۆ بەڕێزان لە لیژنەی یاسایی. ڕکلامی بازرگانی خزمەت گوزاریەکە لە ڕێگای بەکارهێنانی ئامرازەکانی میدیا، ئامرازەکانی پەیوەندیکردن، ئامرازەکانی ڕاگەیاندن، هۆیەکانی گواستنەوەی زەمینی، ئاوی، ئاسمانی و لە ڕێگای لەوحە و سکرین و هیتر. پێویستە هیتر دابدرێتن بۆ ئەوەی قەتعی نەبێ ئەو شتا ئەو ڕکلامانەی کە دەیژمێرن چکە بە خۆتان دەزانن دائیمەن لە تووڕی تەتەوڕدایە ئەو بابەتانە. بۆیە بە ئامانجی ڕەوازدان بە کاڵای خزمەت گوزاریان بەرهەمهێنان بۆ مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی. کەواتە بڕگەی دوازدەم و بڕگەی چواردەم هەڵدەگیرێ لە بڕگەی هەشتم کە تعریفی ڕکلامی بازرگانیە جێگای دەکرێتەوە. زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سوپاس. بەڕێز کاکتۆر ئیسماعیل. بەڵێ من مانێ ئافتێنمە پشتی تەوزیحی هاتن بەڵکەی جهێ خۆ ناکات بەس ئەس پشتگیریە سەیدای ئەبوبەکر تیام مادەک دوێرە دەبێتە یەکدیکردن دەستە تعریفێک بوو دەستێ بێتە دانادان جهتێکی تایبەت بوو دانا مولەتێ بۆ وان کۆمپانیا کی دێ مولەتێ دەتە وان کۆمپانیێت ڕیکلامکردنێ دەستەیەک بێتە یەکدیکردن و ئەژێ دەستێ دیێ وەرگرن. يدي نقطة دي هادنا توضيح كرنا أجل جلدي بوما فبيتنا راكرين وزير مشترك ممنون. بارس گوڵیزار خان فەرموو. سەرۆکی پەرلەمان. منیش هاوڕام لەگەڵ قسەکانی دکتۆرە ڤاڵا بەس هەندێک تێبینی کەشم هەیە. طبعا هەموو یاسایەک ئارمانجێکی هەیە هەرچەندە لەم پشنیازی یاسای ئارمانجەکە نەهاتووە. هەر چەندە ئارمانجەکە دیار نەکراوە ئەویش هیچ خەلەلێکی قانونیشی تێدا نیە بەس ئارمانج لێرەدا لەم پشنیازی یاسای ئەوەیە حالت یعنی ئەگەر ئەم بڵین طبعا دیارکردنی مەسئولیەتی منتجە تحديدکردنی مەسئولیەتی منتجە لە حاڵەتی مخالەفەتە لو يعني بلين لحالة مخالفة ياساي دكات تحديد دكريت مسؤوليتي منتج أويش بس لمخالفة لأمرازكاني راجياندنا ليردا أمرازكاني راجياندن برأي من شێوازەکانی تحدید ناکرێت چونکە لە تەوری
گەشایکردنەوەکی دکتۆرە ڤاڵاش باسی کرد من بەو شکڵە پێناسەم کردووە هەموو بڵاوکارێک بە هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن کە زانیاری دەربارەی کاڵا یان خزمەتگوزاری بۆ مەبەستی هاندانی بەکاربەران بۆ کڕینی یان بەکارهێنانی ئەمە لێرەدا هەروەها لە فەقەرەی حوتەم من پشگیری قسەکانی دکتۆر سەباح دەکەم ئەم یاسایە پەیوەستە بە شارەوانی هەروەها لە خاڵی نوێم بەڕێز گوڵیزارخان کاتەکە تەواو بۆ گەر پێشنیارەکەت بنووسی نوێمیش ئەم قسەیەم بکەم بەڕاستی شتێکی مهمە لێرەدا خزمەتگوزاری پێناسە نەکرایە ئەبوایە دیواربند بەڕێی من پێناسە نەکرێ خزمەتگوزاری لە تعریفەکە هاتووە ئەبوایە خزمەتگوزاریەکە پێناسە بکرایە باڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی لیژنەی یاسای ڕوونکردنەوەتانەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان حەزەکەم ئاماژە بە شتێک بدەم ئەمە ڕاپۆرتی لیژنەی تایبەتمەند لە بەردەستی هەمومانە هەندێک جارە و حالەتە تیکراریش دەبێ ئەندامی پەرلەمان ئەندامە لەو لیژنە تایبەتمەندە ئیمزاشی کردووە لێرە هەندێک تەرحی نوێ هەیە نازانم کە کاتی کۆبوونەوە بەشداربووە لە کۆبوونەوە یان نە ئەوە ئیمزای ئەو ئەندام پەرلەمانەیە یان نە یان کەسێکی تر لە جیەتی ئیمزای کردووە یان هەگەر شتی پێە بۆ لە ناو کۆبوونەوەی هاوبەش ئەو هاوکاریەت مڵازەیەکی تر جەنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر لەسەر قسەکانی بەڕێز وەزیری هەرێم ڕاستە یاسا هەیە لە عێراق لە ساڵی 64 بەڵام ئێمە دەستمان کراوە لە پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان پێشنیازی نوێ دێنن یەکێک لەو پێویستیانە و سیفاتانە دەبێت لە یاسادا بێ لەگەڵ تەتەوەڕ و پێشکەوتنی کۆمەلگا بگونجێت ئێمە ئیشارەتمان پێ دەدەین لە ساڵی 64 یاسا دەرکەوتووە ئایا لە ساڵی 64 تەتەوڕاتی ئەو کاتووی کۆمەلگای ئێستا وەکو یەکە طبیعیە یاسایەکی نوێ بۆ کوردستان بە یاسایەکی کوردستان دەربچێ بە پێی ئەو پێشکەوتنەی ئێستا لە ناو کۆمەلگای خەڵکی هەرێمی کوردستاندایە هیچ کێشێکی قانونی نییە سوپاس بەدرێ خان فەرموو بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک و بڕگەی شەشەم و بڕگەی هەشتەم من پێم وایە ئەم دەستەواژێ بگۆڕێت بکرێت بە پێناسە و زاراوەکان و پاشان بڕگەیەکی سربەخۆی بۆ دابنرێت و لە بڕگەی شەشەمدا پێویستە ئیشارە بە مۆبایل بدرێت کە بەجیا بنووسرێت لە بەهۆی فراوانی بەکارهێنانیەوە و پێویستە بەجیانایی بهێنرێت و لە بڕگەی هەشتەمیشدا پێویستە بوترێت پرۆسەیەکی خزمەتگوزاریە تا ڕستەکە دیار بێت سوپاس زۆر سوپاس کاک عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وێڕای ڕەخنەمان لە جلسەی پێشووتێر کە بابەتێکی باشمانی ئامادە کرد و بەداخەوە کە مەجاڵتان نەداینەوەوانە تۆزێک چ بابەتێک کاوسمان ئەوەی مەسەلی کارەبە چۆن ینی یعنی بە شتمان حاضر کردبوون بە حکومیەوەی کە ماڵم لە دوکانە و لە بەنداوی دوکان تێکەڵاوی باشترمانە هێشتی زۆر باشمان ئامادە کردبوو بەڵام بەداخەوەی تر نەتوانرا بەڵام نووسیمان ئەگەر بچیتە سەر خاڵی پەیڕەوی گفتوگۆکردن لەسەر مادەی یەکەمە کاک عوسمان تکایە بەڵێ بەنسبەتی بڕگەی چواردەیەم دیواربند ئەو دیوارەیە کە ڕیکلامی پێدا هەڵدەواسرێت لێرەدا ینی شارەت بە شتێک بدرێت باشە پێویستە دیواری ینی واتە دیواری خانووی هاوڵاوتیان بە ڕەزامەندی خاوەنەکەی بێت زۆر جار هەبووە لە کاتی بانگەشۆ و شتانەیە ینی کابرا بەیانی کاستاوە ئێوارەی پێوەنە بۆ خانووەکە بەیانی لەسێت تەماشاکە هەر هەموو خانووەکەی ڕیکلاماتە لەبەر ئەوە ئەو حاڵاتە لە بەرچاو بگیرێت زۆر سوپاس بەڕێز دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان و پێشنیارەکانی من کراو زۆر سوپاس کاک ڕزگار فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان لەم پێشنازی یاسا باس لە دامەزراندنی هیچ دەستێک نەکراوە بۆ پێدانی مۆلەت بۆ ڕێکلامکردن لە مادەی دوو ئیشارەت پێدراوە
کە پێویستە هەموو ڕێکلامێک مۆلەتی لەلایانی پەیوەندیداری هەبیتن پێش بڵاوکردنەوەی ڕێکلام کەواتە هەموو وزارەتەکان بەرپرسن ئەو بابەتەی کە پەیوەندی بە ئەو وزارەتەوە هەیە مهلەت بدەتن بۆ دانی ڕێکلامکردن. زۆر سپاس. کاک حکمت فەرموو کاک. بەرز سەرۆکی پەرلەمان المادەیەکێ مدوێت برگایەک بێتە زێدەکردن پێشنیازت کەم الکاتی ڕێکلامکردنێک و تیپێت لاتینی تێنە نویسین خەلکی me بشێوازە ئەنگلیزیت نویسیت داخوازت کەم وەکی پلاتینی تێنە نویسین تمامی تیپێت لاتینی وەکی کوردیەکە ڕەسەم بێتە نویسین و هەروەها پشتگیریە الکاک بەهمەن و دکتۆر سەباح و ئەرشاد دکەم. زۆر سپاس. زۆر سپاس. کاک محسن فەرموو. بەرز سەرۆکی پەرلەمان کاک عوسمان ئیشتراتی بەوەیدا کە خانووی هاوڵاتیان دەستنیشان بکرێتن ئەمە ڕێگلامی بازرگانیە بانگەشە ناگرێتەوە هیچ ڕێگلامێکی تر ناگرێتەوە تەنها ڕێگلامی بازرگانی. زۆر سپاس. سپاس. دوا کەس کاک عەبدوستار بێزەحمەت فەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من هەر سەبارەت بەو ناونیشان و پێناسە و هەندێک ئەو شانێک کە بەکاردێن قسە بکەم پێم وایە ئێمە پێویستمان بەوە دەبێت کە دیارە ئەو لیژنەی یاسایی کە هەیە بۆ داڕشتنەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە دێتە بەردەستیان یا هەر لیژنەیەکی کە ویا دواتر کە سیاغی دەکرێت مڕی وایە بەڕاستی بۆ ئەوی هیچ چیتر ئەم پەرلەمانە کە ئەرچی زۆر گەورە و گرینگە بە وشە سازی و بە تەرجمەکردنی وشەی ئینگلیزی بۆ کوردی یا کوردیەک بۆ ئینگلیزی بەڕاستی خەریک نەبێ. یعنی من هەز دەکەم جاری وایە خۆمان گرەی دەکەین دەڵێن کاکە خەڵک قسە لەسەر پەرلەمان و قسە لەسەر پەرلەمانتاران دەکا و بەڵام ئێستا ئێمە جاری خۆمان دەبینە هۆکاری کە خەڵک قسەمان لەسەر بکە. یعنی ئێستا هەز دەکەین مەسەلەن 5-6 مداخلە هەیە سبارەت بۆی کە ئەم وشە بە ئەم وشە نەبێ ئەم وشە بە ئەم وشە نەبێ. ئەم پێم وایە لیژنەیەکی مختەس دەنابتەن پەیدایکەن کاتێک پرۆژە یاسات ینی گەڵاڵە دەکرێت با ئەم دووسێ کەسە لە ڕووی زمانی چاک چاک پێدا بێنەوە وە سیاغەی جوانی زمانی کوردی بۆ بکەن هەموو ڕژێن پەرلەمانن نامەلێنە دەرێ بەڕاستی بڵێن کاکە عەبدوستار ئەگەر سەرنجەکان لەسەر مادە بێ بۆ سیاغاتی تەشریعی ئیشی لەسەرک کاکێمجە لەسەر ئەو مادەیە چونکە ئێستا قسەی لەسەرکرا ناوە ناوگۆڕنی باوەنێتە بەرچاو پەرلەمان مەسەلەن خەریکی وشە گۆڕین وشە سازی و ناوگۆڕین ئەوانەی بەڕاستی ئەوە کۆتایی پێبێ. زۆر سپاس. زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند هیچ ڕێیەک شتێکتان هەیە ئەگەر تۆزێک بە پەلەت تکایەت لەبەرەوەی فەرموو سەلما خەندەی. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمومان ئەزانین کە بڵاوکردنەوەی ڕێکلام و گرنگجیدان بە ڕێکلام لە کوردستانداوە لە دنیادا لە ڕێگەی پەیامەکانی میدیا و دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەبێت. بۆیە سەرەتای داڕشتنەوەی ئەم پرۆژە یاسایە کە من جێکم لەوانەی واژۆم کردووە و لە دواتریش لە لیژنەی تایبەتمەند هاتوۆتە لای ئێمە پێمان وایە چاودێریکردنی دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوازێکی گشتی کاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە و بۆ چارەسەرکردنی ئەو ڕێکلامانەی کە لەسەر دیواربەندەکان و لەسەر شەقام و شوێنە گشتیەکان دەکرێت وەزارەتی شارەوانی لەناو ئەم پرۆژە یاسایەدا لە مادەی 6 هەماهنگ دەبن بۆ دەرکردنی ڕێنمایەکان و بۆ مۆڵەتدان بە هەر بەرهەمێک کە پێش ئەوەی بەرهەمی ڕێکلامی بۆ بکرێ بزانین ئەم بەرهەمە مۆڵەتی هەیە مۆڵەتی نییە وەک جەنابیشت ئاگاداری ئێمە وەزارەتی پیشەسازیش بەناو بۆ ئەوەی وەکو لایەنێکی سەرەکی مافی هەیە لە دەرکردنی ڕێنمایەکان و سەرجەم ئەو وەزارەتانەی تریش کە دەتوانن بەرهەمەکانیان ڕێکلامی بۆ دەکرێت مۆڵەتی ئەو شوێنانێ بە بەڵام بە شێوازێکی گشتی ڕێکلام و لەبەروی ڕاستەوخۆ پەیوەندی بە دەستگاکانی ڕاگەاندنەوە بۆیە باسی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانکرا و سوپاس. زۆر سپاس. بەڕێزان سوپاس بۆ تێبینی و سەرنجەکانتان. بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان تاکی دەکەینەوە هەر پەرلەمانتارێکی بەڕێز کە پێشنیارێکی پێشکەش کردو و پشتگیری سێ ڕێکتری لەگەڵا بووە لای خۆتان تۆماریکەن لەگەڵ دواتر بەپێی ئەو هەموارێک کە کردمان لە داڕشتنەوەیەکی نوێ خۆتان ئەتوانن داڕشتنەیەکی نوێ بکەنەوە بۆ سەرجەم و پێشنیاری لە بەردەستانی. ساچینە سەر مادەی دووەم فەرموون. مادەی دووەم خوێندراوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم مەرجە گشتیەکان بۆ بەرهەمهێنانی ڕکلام و بڵاوکردنەوەی ڕکلام
یەکەم پێویستە هەموو ڕکلامێک مۆڵەتی لایەنی پەیوەندیداری هەبێت پێش بڵاوکردنەوەی ڕکلام. دووەم، دەبێت ڕکلام ڕازگۆیانە و ڕوون و ڕەوان بێت. سێم، لە کاتی بەکارهێنانی زانیاری ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاوە گونجاوەکان پەیوەست بکرێن. چوارەم، جگە لەو حاڵەتانەی لە یاسادا دیاریکراون، ڕکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بە ڕەزامەندی خاوەنەکەی یان نوێنەری خاوەنی هۆیەکانی گواستنەوە. پێنجەم، یەکەی کارگێڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت بە لەبەرچاوگرتنی هۆیەکانی سەلامەتی هاتوچۆ، سەلامەتی پێداویستێ ستانداردەکان بڵاوکردنەوەی هۆیەکانی گواستنەوە دابین دەکەن. شەشەم، بڵاوکردنەوەی و دانانی ڕکلام لە شوێنی گشتی ڕێگای پێدەدرێت بە مەرجی وەرگرتنی ڕەزامەندی یەکەی کارگێڕی. حوتەم، یەکەی کارگێڕی پاڵپشت بە یاسا دەبێت سەلامەتی پێداویستەکانی ستانداردەکانی بڵاوکردنەوەی ڕکلام لە شوێنە گشتی و تایبەتمەندیەکاندا دەستنیشان بکەن. هەشتم، دەبێت یەکەی کارگێڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکان لە 150 لە داهاتی بەدەستهاتوو لە دانانی ڕکلام لە شوێنە گشتی بۆ مەبەستی باشترکردنی خزمەتگوزاری گشتی بەکاربێنێت. نۆیەم، ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕکلام تەنها 1 ساڵ دەبێت و دەکرێت نوێ بکرێتەوە. دێم، ماوەی مۆڵەتی ڕکلامە کاتێکان بەڕێکەوتن لەگەڵ یەکەی کارگێڕی دەبێت. یازدەیەم، ڕادەی تیشتی ڕووناکی سەر شاشەکانی ڕکلامی ئەلکترۆنی لەسەر شەقامەکان لە ڕۆژدا لە 5000 لۆکس لۆمس متر دووجا زیاتر نەبێت و لە شەوانیشدا لە 2000 لۆکس لۆمس متر دووجا زیاتر بێت. دوازدەیەم، دەبێت ئامڕازەکانی میدیا ڕکلامی هۆشیاری نیشتیمانی ژینگەی و تەندروستی و هاتوچۆ بێ بەرامبەر بڵاو بکاتەوە. بەڵێ زۆر سپاس. ئێستا و بە ڕێزانەی کە یانەوێ گفتوگۆ لەسەر مادەیەکەن کاتان لێکم ئێستا دەرز بەسکەنەوە بۆی ناوتان تۆمار بکرێت چکە دوای ئەوە هیچ ناوێک ئیزافە ناکەین. کاتان لێکەین بە ڕێزان. هەر کەسێک ئەوێت بەشدار بێت بۆ گفتوگۆ لەسەر مادەی دووەم ئێستا دەست بەرزکاتەوە دوای ئەوە کە ناوەکان خوێندرانەوە هیچ ناوێکی تر ئیزافە ناکەین. دوای وەزیرش بقینە. یەکەم جارە. یەکەم جار دەرفەت بدەینە وەزیری تایبەتمەند بە ئەوان قسە لەسەر مادەی دووکەن ئینجا. ئەو بەڕێزانەی کە لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان کاک دیاری بەدرێخان، کاک ئیسماعیل شادیخان، کاک گەوبەکر ئاشناخان، شنۆخان، کاک کاروان، ڕووپاکخان، کاک ڕزگار، کاک بەهمەن، کاک تۆڕێبوار، کاک سەروان، سەوسەنخان، کاک تۆر سەباح، کاک مەلاوەیسی، لیزاخان، دکتۆر کاک تۆر محێدین، کاک موسلیم کیتر، دکتۆرە گەلاوێش کیتر تاو کاک بەڵێن. زۆر باشە بەڕێزان، بۆ ئەم مادەیە ئێستا پێمان باشە بەڕێزان وەزیرانی تایبەتمەند ئەوان گفتوگۆ و ڕێی خۆیان بخەنە ڕووی، دواتریش دەرفە دەدەینە ئێوەی بەڕێز. بفەرمون. بەڵێ سوپاس. لە مادەی دوو بۆ مەرجە گشتیەکان ئێمە بەباشی دەزانین یەکەم ئەو کاڵا و مەوادانەی هاوردە کراون دەبێت ڕەزامەندی کوالیتی کۆنتترۆلی هەبێت ئینجا ڕێکلامیان بۆ بکرێت. دووەم، نابێت ڕێکلام بۆ مەشروبات و جگەرە و تووتن و نێرگەلە بکرێت. سێهەم، پێش پیشاندانی ڕێکلام دەبێت ئاگاداریەک هەبێت بۆ ئەوەی ڕێکلام لە بەرنامەکە جیا بکاتەوە. سوپاس. بۆ بەڕێز وەزیر ڕۆشن بەڕێز وەزیر ئێرێن بۆ کاروباری پەرلەمان ئەگەر سەرنج و تێبینیەکتانەیە فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو سەرنج و تێبینیانەی ئێمە دەیدەین سەرنج و تێبینی یاساییە و نامانەوەی ئەو یاسایانەی کە دەردەچن بە کەم و کورتی دەربچن و بگەڕێندرێنەوە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە بە مەبەستی پێداچوونەوەی بۆ دووبارە. بۆیە ئێمە تکا دەکەین لە لیژنەی یاسایی و تکا دەکەین لە ئەندامان ئەو ملاحەزە یاساییانەی کە دەیڵێن بە هەند وەربگرن. ئەو ملاحەزە یاساییانەی کە دەیڵێن بە هەند وەربگرن بۆ ئەوەی یاساکان خەلەلی یاسایی تێدا نەبێ. ئەوە پاڵپشتیە بۆ لیژنەی یاسایی و پاڵپشتیشە بۆ پەرلەمانی بەڕێز.
ئێمە لێرانین بۆ خزمەتکردنی ئەوان بۆ دژایەتیکردنی ئەوان لێرەنین تاکو وەڵام بدرێنەوە تکایە. مادەی دووەم مەرجە گشتیەکان. ئەو مەرجە گشتیانەی کە دیاری کراوە تا دەگاتە بڕگەی پێنجەم ئێمە هیچ کێشەمان لەسەری نییە، بەڵام کە گەیشتینە بڕگەی پێنجەم چۆن لە مادەی یەکەم بڕگەی حوتەممان هەڵگرت و کوتمان ئەوە ئیشی یەکەی کارجێڕیەکان نییە، بەڵکو ئیشی شارەوانیەکانە لە پارێزگای سلێمانی، لە پارێزگای هەولێر، لە پارێزگای دهۆک. بە هەمان شێوە لێرانەش بڕگەی پێنجەم و بڕگەی شەشەم و بڕگەی حوتەم و هەشتەم و نۆیەم و دەیەم پێویستە هەڵبگیرێتن لەبەر ئەوەی لە یاسای لەو یاسایی کە شارەوانی جێبەجێی دەکا پێی دەڵێن قانون واردات البەلەدیات کە ئێستا یاساکە بەرکارە لە هەرێمی کوردستان، تەناقوڵ دروست دەبێت لە بینی ئەو دوو یاسایە و ئێستا عەقدەکان کراون، واتە چەند عەقدێک ئێستا بەرکارە، چەند عەقدێک کردوویەتی وەزارەتی ڕۆشنبیری و شارەوانی پەیوەندیدار، ئەو عەقدانە ئێستا دەکرێن دەرکردنی یاسا بەو شێوەیە و دروستکردنی تەناقوڵ لە بینی یەکەی کارجێڕ و لە بینی شارەوانیەکان کێشە دروست دەکاتن لە ڕووی یاساییەوە. بۆیە پێویستە ئەو بڕگانە هەڵبگیرێن و ئەگەر ڕێگا بدەن بە شێوەیەکی مفەسەڵیش ڕاپۆرتی بەڕێز وەزیری شارەوانی بخوێنینەوە لەسەر ئەو بابەتە بۆ ئەوی بچێتە ناو بەرنامەی کار. ئەوەی قسەی مەیە ئەوەیە کە لە بڕگەی پێنجەم تا بڕگەی دێم هەڵبگیرێ بۆی تەناقوڵی یاسایی دروست نەبێ. ئەوەی دەیخەمە ڕوو ڕێی بەڕێز وەزیری شارەوانیە بە شێوەیەکی گشتی بابەتی دانانی ڕێکلام و ڕێکخستنی شار بە پێی یاسای بەڕێوەبردنی شارەوانیەکان ژمارە 6 ساڵی 1993 لە ئەرک و دەسەڵاتەکانی شارەوانی پەیوەندیداردایە. هەروەها یەکێک لە داهاتە شارەوانیەکان داهاتی ڕسوماتی ڕێکلامە کە ڕێک خراوە بە یاسای داهاتی شارەوانیەکان ژمارە 130 ساڵی 1964 و بڕی ئەو ڕسمانە و هەموارکردن بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 8 لە 2016 و جارێکی تر هەموار کراوەتەوە لە 2017 لەم یاسایەدا ئاماژە دراوە کە داهاتی ڕسوماتی شارەوانی ڕاستەوخۆ بۆ شارەوانی خەرز دەکرێت و بۆ خزمەتگوزاری گشتی نەک بۆ یەکەی ئیداری. لەبەر ئەوەی خاڵەکانی پێنجەم و شەشەم و هەفتەم و هەشتەم و نۆیەم و دەیەم لە مادەی دوو هاودش دەبێت لەگەڵ یاسای داهاتی شارەوانیەکان. و ئەگەر ئەم دەسەڵاتە نەدرێت بە شارەوانی کێشەی تەقاعودی و یاسای تەعاقودی و ببورن و یاسا بۆ شارەوانیەکان دروست دەبێت لەبەر ئەوەی دەیانگرێ بەست واژۆ کراوە لەگەڵ کۆمپانیاکان بۆ دانانی ڕێکلام لە شوێنە گشتیەکان بەپێی ئەو ڕێنماییانەی کە شارەوانی دایناوە و لەلایەن لیژنە تایبەتمەندەکانی شارەوانیەوە چاودێری و بەدواداچوونی بۆ دەکرێت و داهاتەکان لەلایەن کۆمپانیا تایبەتمەندەکانەوە بەپێی گرێبەستی یاسایی کۆ دەکرێتەوە بۆ سوودی شارەوانی. خاڵێکی تر دیاریکردنی شوێنی دانانی ڕێکلامی شارەوانی پەیوەندیدار دیاری دەکات نەک یەکەی کارجێڕی. ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕێکلام جۆرا و جۆرە شارەوانی پەیوەندیدار بە پێی گرێبەستەکان پاڵپشت بە ڕێنماییەکانی جێبەجێکردنی گرێبەستەکان مەرجەکانی دیاریکردنی کات دیاری دەکات. و زیاتریش داوایان کردووە پێشنیار دەکەین کە ئەم یاسایە زیاتر لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار گفتوگۆی لەگەڵ لەسەر بکرێ. زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێزان لیژنە یاسایی ئەگەر سەرنجێک فەرموو کاک جەلال. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵاوی من تێبینیم هەیە لەسەر قسەکانی بەڕێز وەزیری هەرێم ئەوەیە کە ڕاستە جۆرێک لە دش دروسە بێ بەڵام ئێمە لێرە معالەجەمان کردووە لە مادەی حەوت کە دیارە وتومانە بەدەر لە حکومەکانی مادەی پێنجێم یاسایە کار بە هیچ دقێکی یاسایی ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێ و ئێمە بۆیە ئەم یاسایەمان لە ڕاستیدا کراوەتە پرۆژە و بۆی ببێتە یاسا و دەرچێنرێ هەستمان بە فەراغێکی زۆر کردووە لەو قانونەی کە هەیە کە لە داهاتی شارەوانەکانە سەبارەت بەوەی شێوازی ڕێکلام چۆن بێت و چۆن نەبێ بۆیە لەلایەن شارەوانەکانەوە بۆیە پێمان وایە ئەو بڕگە و بابەتانەمانەوەی زەڕورە و لێرە معالەجەشمان کردووە تەزاڕوب دروست ناکە لە ڕووی قانونیەوە لەبەر ئەوەی لە مادەی حەوت معالەجە کراوە. سوپاس بۆ بەڕێستە. سوپاس. ئێستا ئەچینە سەر ئەو بەڕێزانەی کە ناویان نووسی بوو لای خۆمان تۆمارمان کردوون تکایە ئەم تەنها ئەمانە گفتوگۆکەن چونکە باسمان کرد پێشتر. بەڕێز شنۆخان فەرموو. سوپاس بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. لە مادەی دووەم مەرجە گشتیەکان باس لەو ڕێکلامانە نەکراوە کە لە زمانی ترەوە وەرگێردراون ڕاستەخۆ لە وڵاتانی ترەوە وەرگیراون بۆی پێشنیار دەکەم بڕگەیەک زیاد بکرێ بەم شێوەیە
ئەو ڕێکلامانەی ڕاستەوخۆ لە وڵاتانی تر وەرگیراون پێویستە لەگەڵ بنەماکانی ئەم یاسایە و دابوونێتە کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان بگونجێ. سپاس. زۆر سپاس. لیزا خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو خاڵ هەیە لەسەر مادەی دووەم. یەکەمیان پێشنیاز دەکەم کە خاڵێک زیاد بکرێت لە مەرجە گشتیەکان بەوەی دەستنیشان بکرێت کە بە چ زمانێک ڕێکلامەکان هەم بخوێندرێنەوە یاخود هەم بنووسرێن. پێشنیازی من وایە یەکەم مەرج زمانی کوردی بێ، بەکارهێنانی زمانی کوردی بێ بەوەی کە بۆ پارێزگاریکردن لە زمانی کوردی. دووەم زمانش بە زمانی عەرەبی بێ، ئەمەش بۆ ئەوەی تەناقوز لەگەڵ دەستوری عێراق دروست نەبێ. خۆتان نەزانن چکو لە دەستوری عێراق دوو زمانی فەرمی هەیە کە عەرەبی و کوردیە. زمانی سێمیش ئینگلیزی بێ. ئەگەر بپرسم بۆچی ئینگلیزی لەبەرەوەی کۆمەڵێک مستەسمرین هەن یاخود کۆمپانیای بیانی هەن کە لە هەرێمی کوردستان کار دەکەن، ڕەنگە زمانی ئینگلیزی زمانی ڕسمیان نەبێ. بەڵام ئەمە ئەگەر بێت و زمانی ئینگلیزی بەکاربێنین لە نووسینەوەی ڕێکلامەکانیان خوێندنەوەیان، ئەو کات دەتوانین کۆنتترۆڵی هەموو ئەو چۆن بڵێ مستەسمیرینان بکەین کە لێرەن و بە زمانی دیکە قسە دەکەن، کەواتە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی وەکو مەرجدا بنرێت. و خاڵێکی دیکەش هەم دیسان لە مادەی دووەم بۆ بەرگەی دوازدەهم لە مادەی دووەم خۆتان دەزانن ئەم ساڵیش هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانمان بەڕێ کرد. پێم وایە ئێمە وەکو ئافرەتانی پەرلەمانی کوردستان هەر پرۆژە یاسایەک، هەر پێشنیازە یاسایەک کە ئاراستەی پەرلەمان دەکرێت و خوێندنەوەی بۆ دەکەین، هەر خاڵێک بزانین کە دەبێتە هۆی خزمەتگەیاندن بە پرسی ئافرەت بە هەڵی وەربگرین و پرسی ئافرەتی تێبخەین. لێرە دەتوانین دیسانەوە بەرگەی دوازدەم لە مادەی دووەم بەم شێوەیە سیاغە بکەینەوە، خاڵێکی بۆ زیاد بکەین کە خزمەت بە پرسی ئافرەت دەکا. دەبێ ئامرازەکانی مێدیا، ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی، ژینگەیی، تەندروستی، هاتوچۆ، هەروەها هەر ڕێکلامێک کە تایبەت بێ بە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان بەبێ بەرامبەر بڵاو بکەنەوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دیارە تێبینیەکانی منیشان لەسەر ئەو بڕگە و مادانە بوو کە بەڕێز دکتۆرە ڤالە خستیە ڕوو لە لابردنی ئەو ینی بڕگەی پێنجەم، شەشەم، حەوتەم، هەشتەم، نۆیەم تا دەیەم و زایدەن لە بڕگەی یانزەهەم ئەڵێ ڕادەی تشکی ڕووناکی لەسەر شاشەکانی ڕێکلامی ئەلکترۆنی لەسەر شەقامەکان لە ڕۆژدا لە 5,000 لۆکس لۆمز مەتر دووجا زیاتر نەبێت و لە شەوانیشدا لە 2,000 لۆکس لۆمز زیاتر نەبێت. لەوێرە نووسراوە بێت هەڵەیەکی چاپن هەڵەیەکی چاکەکرێت. سوپاس کاک بەڵێن. زۆر سپاس. ڕووپاک خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە مەرجە گشتیەکان پێم باشە خاڵێک زیاد بکرێ چونکە باز لە مەرج دەکا، بۆیە پێم باشە مەرجی بەرهەمهێنی ڕێکلام و هەروەها بڵاوکەرەوەی ڕێکلام بۆی زیاد بکرێ و پاشانیش بە خاڵێک کەرتی گشتی ئەرچی چییە بۆی مەرج بۆ ئەوانە بە پێ ڕێنمایی دابنێ، جایان لە هۆیەکانی دەرچواندن یان لێرە بە خاڵێک جیا بکرێتەوە. سوپاس. زۆر سپاس. سەوسان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش پێم وایە لە مادەی دووەم مەرجە گشتیەکان یعنی دوای بڕگەی دووەم کە دەڵێت دەبێت ڕێکلام ڕاستگۆیانە و ڕوون و ڕەوان بێت، لەوێدا دەتوانین بڕگەیەک زیاد بکەین و زمانی کوردی ئیزافە بکەین لەوێ، چونکە پێویستە یعنی ئێمە لە هەرێمی کوردستاندا ڕێز لە زمانی خۆمان بگرین، جگەلەوەی کە ڕێکلامی بازرگانی زۆر جار دەبینین بە زمانی عەرەبی، بە زمانی ئینگلیزی، بە زمانی کوردیشە. ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە لە عەنکاوە کە چڕی دانیشتوان لە برا مەسیحیەکان پێک دێت، دەتوانن ئەوانیش ینی بە زمانی خۆیان ینی ڕێکلام ئاماژە پێ بدەن. بەڵام پێویستە بەڕاستی ڕێکلام کە دەکرێت بە ڕوون و ڕەوانی بنووسرێت، چونکە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستاندا هەندێک جار ڕێکلام دەبینین زمانی کوردی زۆر شێوێنراوە، ینی بۆ ئەوەی ڕێز لە زمانی خۆشمان بگرین پێویستە ئەو زمانە زۆر بەڕێک و پێکی و بە ڕەوانی بنووسرێ. و زۆر سپاس. پشتگیری لیزا خان و برادرانی تریش دەکەم. زۆر سپاس. برادرانی ترکێن. لیزا خان و ئەو کێ بوو ئەوەی پێشەوەڵە لە نازانم. تەخرەبەت سپاس. بەڕێز. بەڵێ. کاک دیاری.
بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم نووسراوە مادەی دووەم مەرجە گشتیەکان دوای ئەوە دەرەکی دیکە نووسراوە مەرجە گشتیەکان بۆ بەرهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام پێشنیاز دەکەم مادەی دووەم ڕاستەوخۆوای لێ بکرێن مەرجە گشتیەکان بۆ بەرهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام واتاردووکی بکرێ بە یەکدێر خاڵی یەکەم پێویستە هەموو ڕێکلامێک مۆڵەتی لایەنی پەیوەندیداری بێ پێش بڵاوکردنەوەی ڕێکلام ئەم پرۆسە بۆ وەرگرتنی مۆڵەت و ینی کۆمپانیا گیان کەسێک کە بێ ڕێکلام بکات پێم وایە پێویستی بەوە نییە بچێ مۆڵەت وەربگرێت و هەمویان مۆڵەت وەربگرن خاڵی پێنجەم و خاڵی حوتەم دەکرێت بکرێن بە یەک خاڵ لەبەرەوەی هەم جۆرێک لە دووبارە ئەچێت هەم پێم وایە تۆزیفێکی ئەوەنی تیان نیە و تەنها یەک دوو شێ دەکرێت بکرێتە سەر خاڵی پێنجەم لە خاڵی یەشتم دەڵێت دەبێت یەکەی کارگەری پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکان لە سەدا 50 لە داهاتی بەدەزات و لە دانانی ڕێکلام لە شوێنە گشتی مەبەستی شوێنە گشتیەکانە بەڵام ئێمە ڕێکلامی میدیایی و ڕێکلامی تەلەڤیزیۆنی چێکە لەو ڕێکلامانەی داهاتەکەی پارێکی زۆر زۆرە و ئەمە دەکرێت بۆ داهاتی گشتی و خزمەتگوزاری گشتی ئیسفادەی لێ بکەین بۆیە پێشنیاز دەکەم کە بەدەزات و لە ڕێکلام لە دانانی ڕێکلام لە شوێنە گشتیەکان و سەرجەم ڕێکلامەکانی تر بۆ مەبەستی باشترکردنی خزمەتگوزاری گشتیەکان بەکار بهێنرێت خاڵی نوێم دەڵێم ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕێکلام تەنها 1 ساڵ دەبێ و دەکرێت نوێ بکرێتەوە پێم وایە پێویست بۆ خاڵە ناکات و ناکرێت کات بەوە دابنین لەبەروی کۆمپانیا گیان شخصێک کاتێک کە دەوێت ڕێکلامێ بکات ئەگەر ئەو پارێکی باش بدادیان مەسەمڵین ڕێبکەون بە پێی عەقدێک لەگەڵ حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئایا بۆ ساڵێکەیە بۆ 10 ساڵەیە بۆ 20 ساڵەیە بێت کەواتە کارێکی ئاساییە خاڵی دوازدەم دەبێت ئامڕازەکانی میدیا ڕیکلامی هۆشیاری نیشتیمانی ژینگەیی تەندروستی و پاراستنی یعنی ڕیکلامەکانی پاراستنی سامانی ئەو هۆشیاری بەکارهێنانی کارەبا هاتوچۆ بەبێ بەرامبەر بڵاو بکەنەوە سپاس زۆر سپاس دکتۆرە گەلاوێش فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم لەسەر برگەی چوارەم قسەم هەیە جگە لەو حاڵەتانەی لە یاسادا دیاریکراون ڕێکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بە ڕازامەندی خاوەنەکەی یان نوێنەری خاوەنی هۆیەکانی گواستنەوە تەبەن لەو خاڵەی نابێت ئەو ڕێکلامە لە پێشی جامی سیارەی دابدرێت یان ببێتە بەدیلی جامڕەش بۆیە دەبێت لێرە تۆزێک ڕوونکردنەوەی پێ بدرێتە کە ڕێکلامەکە لە جامەکانی سیارە بدرێنی سیارەکە ناوەوەی داپۆشراو دەبێتن بۆیە و لە خاڵی دوازدەم دەبێت ئامرازەکانی میدیا ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی ژینگەی تەندروستی هاتوچۆ بەبێ بەرامبەر بڵاو بکەنەوە لێرە دەبێت وشەیەکی جوانی پێویستە ئامرازەکانی میدیا و هەر هۆیەکی ڕێکلام بڵاوکردنەوەی نەک بەس ئامرازەکانی میدیا ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی و ڕۆشنبیری تەندروستی یانی تەندروستی مانە ینی ڕۆشنبیری تەندروستی و ڕۆشنبیری هاتوچۆ پێویستە ینی وشەی ڕۆشنبیری لۆ زیاد بکرێ و سپاس کاک ڕۆمیۆ نقطە نیزامە ئەخەگەوانەوێ قەتعەتەکەم کاک فەرموو زۆر سپاس وەڵام من ناوی خۆم نەنووسی بوو بۆ بەشدار بوون لە مناقەشە بۆ سەرم مادەیە بەڵام کە باسی شتێکی گرنگە من حەزەکەمە و تێبینیە بدەم کە باس لە زمانی فەرمی دەکرێت زمانی کوردی و زمانی باسی زمانی عەرەبی و ئینگلیزی و باسی زمانی تریش خەریک بوو بکرێتم بەڵام باسی دوو زمان نەکرا ئێمە هەندێک لە ئێمەمانان لە هەرێمی کوردستان ئەوەی ڕاستی بێ زۆر شت هەیە ئێمە بەشی دەکەین هەندێکیان لە بیرەکرێ ئەوانی تر زۆر زەق دەکرێتن بۆیە من پێم وایە زمانی سریانی و زمانی تورکمانیش دوو زمانی فەرمین لە هەم لە ڕەشنووسی دەسووری هەرێمی کوردستان و هەم لە یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان بۆیە ئەکرێ بەوانیش ڕێکلام بکرێت بە تایبەتی لەو شوێنانەی کە زۆرینان باڵێ سپاس کاک بژار فەرموو ئەگە تێبینێکتانە لیژنەی تایبەتمەند برای سەرۆکی پارلەمان لەسەر قسەکانی کاک ڕۆمیۆ هەر لە یاسایی زمانە فەرمیەکاندا لە هەرێمی کوردستان ژمارە 6 ساڵی 2014 مادە 3 هاتووە دەڵێت لە کوردستانی عێراقدا زمانی پێکهاتەکانی تورکمان سریان ئەرمەن لە یەکەی بەڕێوەبەرایەتی خۆیاندا و لە کاتی پێویستدا لە پاڵ زمانی کوردیدا فەرمین لە چوارچێوەی ئەم مادەیە هیچ ڕێگریەک نییە لەسەر زمانە پێکهاتەکان تکایە کاکە تکایە زمانی کوردیش لێرە نییە کاک موسلم سپاس
بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من چەند خاڵێکم هەبوو یەکەمیان پێم باش بوو کە مەرجی زمانەوانی دابدرێت دووەمیان دەستەواژەکە لە بەرگەی دووەمە بەم شێوەی لێ بکرێت ڕێکلام ڕاست و ڕوون و ڕەوان بێت ڕاستگۆیانە بەو شێوەی لێ بکرێ سێەمیان بەڕاستی ئەم خاڵە لای من زۆر ڕوون نییە چونکە یەکێک لە مەرجەکانی یاسا بێ ڕوون ینی یاساکەش ڕوون و ڕەوان بێ خەڵکی و هاوڵاتیان بە ئاسانی لێ تێبگەن ئەوە کە لە کاتی بەکارهێنانی زانیاری ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاوە گونجاوەکان پەیوەست بکرێن ئەوە جوانتر ڕوون بکرێتەوە ئەنجا لە بەرگەی شەشەمە بڵاوکردنەوەی دانانی ڕێکلام لە شوێنی گشتی ڕێگای پێدرێت من پێم وایە ئەبێت یا ئەو خاڵە لا ببرێت یان شوێنی گشتی تعریف بکرێت یعنی شوێنی گشتی چۆن مەبەست چیە لە شوێنی گشتی فرۆکەخانە جیاوازی هەیە لەگەڵ فەرمانگەی لە فەرمانگەکانی دامرۆزگەکانی حکوومەت ئەوە کە ڕێکلام ڕێگەی پێ بدرێت ڕێکلامی بازرگانی کۆمپانیاک لە کۆمپانیەکان لەو شوێنەدا بندرێ ئەنجا لە بەرگەی هەشتەمە ئەوە کە باسی داهاتی ڕێکلامەکە دەکا کە 150 داهاتی بەدەستهاتوو لە ڕێکلام لە شوێنە گشتیەکان بە مەستی باشکردنی خزمەتگوزاری بەکاربێ ئەوە پێم وابێ زیاتر ڕوون بکرێتەوە ئەم داهاتە بۆ چیە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی یان بۆ هەر جاتێک لە جاتەکان کە پێم وابێ لێرە دیاری نەکراوە سوپاس کاک مسلم بەڕێز لیژنەی تایبەت ڕێیەکتانە بوو سەرمەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ کە کاک مسلیم پرسیاری کرد لە کاتی بەکارهێنانی زانیاری ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاوە گرنگەکان پەیوەست بکرێت جارێشتا مادەی دوومان تەواو نەکرد سەرمەخانەگەر بڕگەی سێم ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ ببوورە سەرۆکی پەرلەمان بڕگەی سێم هەندێک لەو ڕکلامانەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو دەکرێنەوە بۆ سەرنج ڕاکێشانی خەڵک دەڵێ 100 گرنتیە کە باسمان کردویان دەڵێ بەپێی توێژینەوەکان لە ئەڵمانیا بەپێی توێژینەوەکان لە فەڕەنسا بەبێ ئەوەی هیچ توێژینەوەیەک لە بەردەستا بێ بۆ ڕێگریکردن لە ئەنەخواستان خەڵەتاندنی خەڵک و زیاتر سەرنج ڕاکێشان بۆ ئەوەی کە کاڵایەک خۆی لە ڕاستی ئەوانە بۆیە ئەمە لێرەدا دیاری کراوە سوپاس کاک سەروان بەڵێ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان ببوورە من هاوڕای پێشنیارەکەی کاک عەبدوستارم بۆ دروستکردنی لێژنەیەک چونکە بە گۆڕی شەهیدان شەرم دەکەین فەیسبوک بکەینەوە ئێستا لەسەر شێوەزاری های هێما و سیما و ئەوانە با دووبارە نەبێتەوە تکایە هاوڕای کاک عەبدوستارم بۆ ئەوەی تریش ئێمە پێویستە سوود لە وڵاتە پێشکەوتوەکان بگرین وەربگرین سوودیان لە وەربگرین بەڵام لە بیریش نەکەن ئێمە لە کۆمەلگایەکی شەرقین کللتور و فەرهەنگی خۆمان لە بیر نەکەین لە ڕێکلامەکان بگەڕێتەوە سەر ئەوەی خۆمانەک ببێتە شتێکی ئەوەی تریش لە مادەی دووەم بەرگەی سێم دەبێت ڕێکلام ڕازگۆوانە و ڕوون و ڕەوان بێت من هەر ئەو شەو ڕێکلامێکم بینی لە تەلەڤیزیۆن لە نەخۆشخانە بوو پیاوێکی بەتەمەن برنجیان پێدەدا بۆ ئەوەی چاک ببێتەوە ئێوە چ ڕاست و ڕەوانی تێدایە ڕاستی ینی ڕێکلام بالفعل وای لێبێت کە لە بەرگەکە ئاماژەی پێکراوە نەک پێچەوانەی پیشاندان و گۆتنەکە بێت زۆر سپاس زۆر سپاس کاک دکتۆر ئیسماعیل بەڵێ سپاس سەرۆکی پەرلەمانی خاڵایەکی یەکەم تەسەوورە من زەحمەتێکە مەزندێ بۆ خەڵکی چێکێت ئەگە هەر ڕیکلامێکی مولەتێک بۆ بێت یعنەیەکی بێ سەلاجێ بخۆ ڕیکلامێ بۆ سەلاجێ بکات بێت پەیوەندیدار مولەتی بدەتێ ئەس بژم دوو تشتێکیشدانە مە کۆمپانیێت ڕیکلامێتین و مە ڕیکلامیە هەی کۆمپانیێت ڕیکلامێ پێویستن مولەت بۆ هەبێت ئەمما ئەوادی پێویست ناکێت هەر کەسێ دشتە دەف کۆمپانیات زانیت تەوجیهاتێت قانونی بژە ئەس بێژم بێژیت پێویستە هەموو ڕیکلامێک سەرپێچ نەبن لەگەل ئەم یاسایە باڵێ زۆر سپاس کاک تۆریسمە کاک ڕزگار مایک بەڕێز سەرۆکی پاڵەمان ئێوە بەڕێزم بەرست لە ئێستاوە وەسێ جارە جنابتان وەک جێگیری سەرۆکی پاڵەمان بانکێش دەکرین تکایە ئەمە ڕاست بکەنەوە ئەوەی کە بە جێگیر باس کراوە بسڕێنەوە و سەرۆکی پاڵەمان بانکێش بکەن ئەمە یەک دوو ئەوەی کە بەڕێزم باس کردووە کە دەبیتن ڕاست و ڕەوا و ڕۆم بیتن
ئەگەر برنجی بە پیرەمێردێک درراوە ئەمە ڕاست و دروست نییە لەبەرەوە دەبیت ڕاست بکرێتەوە و ئەوە لەمە دووار ڕێگا پێنەدراوە. بۆچی مهلت دەبیتن بۆ ڕێکلامکردن بدرێتن ئەمەش جارەکەتە ئەگەڕێتەوە بۆ ڕاستی و دروستی و کوالیتی ئەو کالایە کە لە تەلەڤزیۆن یا لە میدیا ڕێکلامی بۆ دەکرێتن و ڕێکلامکردن تەنها بۆ کالاش نییە ڕەنگە بۆ پەرتوکێک بیتن یان بۆ ڕۆمانێک بیتن یان هەر بابەتێکی تر بیتن لەبەرەمە لە مادەی یەک لە بەرگەی یەکەم باسمان کردووە زۆر بەڕنی دەبیتن هەموو ڕێکلامێک لە وزارەتی پەیوەندیدارەکان مهلت وەربگرن بۆ ئەمە ڕاستی و دروستی و ڕوونی ئەم کالایان بابەتە ڕووناشکراوی زۆر سپاس. کاکتور محێدین فەرموو. زۆر سپاس سەرۆکی پەرلەمان ئەو تێبیناری دووسێ تێبینیم هەبوو بەشێکیان دکتۆرە ڤاڵا پێشکەشی کرد و بەشێشتیان لێزەخان سەبارەت بە زمانی کوردی بەڵام من ئەوەی دکتۆر ئیسماعیلیش سەبارەت بە مۆڵەتی ڕیکلامکردن پێم وایە دەبێت کۆمپانیای ڕیکلامکردن مۆڵەت وەرگرینێک ئەوانەی کە دەیانوێت ینی ڕیکلامێکن بۆ بەشێکی تایبەتی کە پێویستی خۆیانە. زۆر سپاس. کاک بەهەمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی من لە مادەیەکەمە ئەو پێشنیارم کرد کە ئەکرا لەوێ برادرانی لیژنەی معنی کردیان بە هەڵا کە ئەکرا زمانی ڕیکلام ئەوش وەکو پێناسەی ئەو کەلیمەی هەڵایە لە پرۆتۆکۆل بکوژێنەوە بە ڕێزان بسڕێتەوە چونکە نەکراوەتە هەڵا ڕای سەرنجێکی لیژنەی تایبەتمەندیان آخر لەبەرەوە وتیان لە مادەیەکەم کەلیمەی هەڵا لە پرۆتۆکۆل لەسڕێتەوە. باش ئەو سەبارەت بە مادەی دووەم فەخەری ئەوەی دوانزەیەم ئەڵێ دەبێ ئامرازەکانی میدیا ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی ژینگەی تەندروستی هاتوچۆ بەبێ بەرامبەر بڵاو بکەنەوە. ئەمە بەم شێوازە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی بنێرێ، وەزارەتی ژینگە هی ژینگە بنێرێ، وەزارەتی تەندروستی بنێرێ. ئەمە ئیلزامی تیان نییە و پێشم وایە بێ بۆیە ئەبێ ئیلزام بکرێ بوترێت پێویستە دام و دەستگاکانی ڕاگەیاندن ئەوانەی سوودمەند دەبن لەم یاسایە و سوودمەند دەبن لە ڕێکلامی هۆشیاری ڕۆژانە لە ماوەی 24 ساعتەکە چەند دقیقەیەک یان پەرەگرافێک تەرخان بکەن بۆ ڕێکلامی هۆشیاری نیشتیمانی و پاراستنی سامان نیشتیمانیەکان لەگەڵ ژینگە و ئەوانی تری بۆ ئیزافە بکرێ. بەو شێوەیە ئیلزامە بن کە ئەوان خۆیان کاتی بۆ دابنن وەزارەتی معنیش پێیان بڵێ کە ڕێکلام بۆ چیەکەن. خاڵێکی تر پێویستە پاراست ئەوەی بکرێ کاک تەمان پشتگیری لەوەی زمان لە لیزاخان و کاک دکتۆر محەیدین و ئەوان دەکەم. پاراستنی شکۆی مرۆڤ زۆر گرنگە. تەمان ڕێکلامێک هەیە من نامەوێت ناوەکەی بێنم بەڵام ئەڵێ ئەم شێفە زۆر گێژە یعنی برنجەکەی لە شێفەکە گەورەتر کردوێتەوە ئەمە شکۆی ئینسانە شکێنەیە بۆ گەورەکردنی برنجێک. ئەمە گرنگە لە یەکێک لەو مەرجانە ئەوەی ئیزافە بکرێت. خاڵێکی تر ئەوەی لەسەر پێشنیارەکەی دکتۆرە ڤالا و کاک بەڵێنیش پێشنیاری کرد پشتگیری لە بەڵێنەکەی پێشنیارەکەی کاک بەڵێنەکەم کە هەڵگرتنی مادەی پێنجەم تا دەیەم و زۆر سپاس. زۆر سپاس. شادی خان فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس. پێشنیازێک پێش ئەوەی کە قسەکانی خۆم بکەم ئەکرێت لەگەڵ هەر مادەیەکە لە کۆتایی قسەکانی ئێمە ڕای لیژنەی تایبەتمەند وەربگیرێ بۆ کەم بۆ ئیستیفادەکردن لەو کاتەی کە هەمانە. لەگەڵ ئەوەی کە زۆرینەی سەرنجەکانم دکتۆرە ڤاڵا هەمووی کورت کردەوە لە لابردنی خاڵەکانە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر خاڵەکان لانە برێن من سەرنجەکانی خۆم دەخەمە ڕوو. سەرنجی یەکەمم بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشتم لە سەدا 50 داهاتی بەدەست هاتوو لە ڕێکلامدا بنرێت بۆ ئەو مەسی پاشترکردنی خزمەتگوزاری. من پێم وایە ئەم ڕێژەیە کە تەرخان بکرێت لە سەدا 50 زۆر کەمە. ئێمە پێشوەخت هەمانە کە ڕێژەکە زۆر لەوە بەرزترە وابزانم لە سەدا کە پێویستە ئەو داهاتی کە هەیەی لە شارەوانیەکانە لە بەرژەوەندی شارەوانیەکان و شارەوانیەکان بەکاری دێنەوە لەبەرەوە ئەم ڕێژەی لە سەدا 50 زۆر کەمە و معقولیش نییە لەبەرەوە پێویستم ڕێژێ دەستکاری بکرێت لە حاڵەتێکە خاڵەکە بمێنێتەوە ببوورە سەرۆکی پەرلەمان هێشتا خاڵەکانم تاو نەکردووە. خاڵی نۆهەم ئەو تەنها یەک ساڵە من بە پێچوانەی ڕای برادەرەکانمەوە پێم وایە ماوەی یەک ساڵ بۆ ڕێکلامکردن زۆرە چونکە ئێمە مانەوەی هەموو ڕێکلامێک گریمان شەریکەیەک ڕێکلامێکە کات و دوای 2 مانگ ئیفلاسەکە چۆنی ئێمە دڵنیابینەوە لە هەڵگرتنەوەی ئەم ڕێکلامەیە و پیس نەکردنی ژینگە بە هەموو ئەو پاشماوە ڕێکلامانی کە ئێستا لەسەر شەقامەکانمان هەمانە لە شوێنە گشتیەکانە هەمانە. بۆیە من پێم وایە کە دەبێت ئەو مۆڵەتی کە دەدرێ بە ڕێکلامکردن لە 6 مانگ زیاتر نەبێ و پشتگیری لە ڕایەکەی هەردوو هاوکارم لیزاخان و کاکدیاری دەکەم لە
خاڵی 12 هەمدا هۆیەکانی ئەو ڕێکلامانەی کە هەن ئەو ڕێکلامانی کە تایبەتن بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان پێویستە لە هەڵمەتەکانی هۆشیاری جێ بکرێتەوە هۆشیاری نیشتیمانی لەگەڵ ئەوەی کە ئەو خاڵانی ئەو بابەتانی کە کاک دیاری باسی کرد هەمووی پێویستە جێ بکرێنەوە و ببێ بەرامبەر ڕێکلامیان بۆ بکرێت لە هۆیەکانی لە میدیاکانەوە زۆر سپاس. زۆر سپاس کاکتۆر سەباح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی من پاڵپشتی لە قسەکانی خوشکە لیزا و دکتۆرە گەلاوێژ دەکەم بۆ بچوونەکانی زۆر سوپاس. بەڵێ سپاس. ئاشناخان فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە زۆری خاڵەکانی کە من دامنابوو ئاماژەی پێکرا بەڵام زۆر بەسەریایی ئەگەر دووبارە نەبێت سوپاسدانەکەین لەبەر کات مادام ئاماژەی پێکراوە پێویست ناکات. دووبارە نییە چکە سیاغەی داڕشتنەوەکەی خەمە ڕوو بەڕێز سەرۆکی پەرلەمان لەو شوێنەیە کە کاک بەڵێن باسی کرد ئەو هەڵە تایپە ڕاست بکرێتەوە ئەوە پێشتر ئاماژەی پێدا. پێشنیاری منەوەیە بەڕگەیەک بە ڕیزبەندی 13 زیاد بکرێت لەسەر ئەو پێشنیاری کە لەسەر زمانی کوردی کرا بەم شێوەیەدا بڕێژێ دەبێت ڕێکلام بە زمانی کوردی پارا و نووسرا بێت و هەر ڕێکلامێک بە زمانی دیکە بنووسرێت دەبێت لە تەنیشتیدا بە زمانی کوردی هەمان دەق وەرگێڕابێت. سپاس. سپاس. بەڕێز کاک وەیسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی 2 بڕگەی 12 دەبێت ئامرازەکانی میدیا ڕێکلامی وشاری نیشتیمانی ژینگەی تەندروستی و هاتوچۆ ئەم پێ باشە بەڕاستی هوشاری پێکەوە ژیانیش تێدا بێت چونکە هەرێمی کوردستان کۆمەڵە پێکاتی تێدایە هەروەها ڕێی پشتگیری لە ڕاو بۆچوونەکانی خوشی بەڕێزمان لیزاخان دەکەین کار هەڵمەتێک بۆ بەرەنگاربوونەوەی تیجی ئافرەتان ببێ بەرامبەر بێت و زۆر سپاس. سپاس. کاکتۆر ڕێبا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی دووەم ئاماژە بەوە کە دەبێت ڕێکلام ڕازگویانە و ڕوون و ڕاوە بێت هەڵبەت ئەو بڕگەیەکی گرنگە بەڵام مانای تەواوەکە نابەخشێ بۆی کە مانای تەواوەکە بەخشێ من داڕشتەیەکی ترم هەیە پێشنیارەکەم ئەو داڕشتەی من جێگەی ئەو داڕشتەیە کە لە بڕگەی دووەمە هاتووە بگرێتەوە داڕشتەکەش بەو شێوە پێویستە ڕێکلام گزارش بێت لە ڕاستیەک پەیامی ڕازگۆیی هەبێت و ڕوون و ڕەوا بێت سەبارەت بە مادەی بڕگەی نۆیەم کە باز لەوە کە دانانی ڕێکلامێک ماوەی 1 ساڵی پێدەدرم پێم وایە ئەم بڕگەیەکی هەڵەیە لە بنچینەدا چونکە دانانی ماوەیەک بۆ ئەوەی کە مۆڵەتی پێ بدرێت ڕێکلام بکرێ لەبەر چەند هۆکارێک پێم وایە ئیزافەیە بێلابری یەک بۆ نمونە هەندێک مادەی خۆراکی هەیە لەبەر مەسلەی ئەکسپایر و ئەوانە ڕەنگە نەک مەسەلە ساڵێک احتمالە بە چەند ڕۆژێک ماوەی ئەکسپایرەکەی دیاری بکرێ بۆیە بوونی ماوەی ساڵێک و ڕێکلام بکە لەو ماوە ساڵە بۆی کە سەنەدێکی قانونیە و خۆی لە خۆیدا هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی خۆراکی مرۆڤ هەموو ئەو کاڵانەی کە ڕێکلامی بۆوە کرێ هۆکاری دووەم یەکێک لە مەبەستەکانی دەرچواندنی ئەم یاسایە یان نووسینەوەی ئەم پرۆژە یاسایە بریتێ لەوەی کە ڕێکلام دایمەن بازاری بازرگانی و منافسەی بازرگانی گەرمەکە بوونی ئەم بڕگەیە کە ماوەی ساڵێک دیارێکە بۆ دانانی ڕێکلام وەکو مۆڵەت من پێم وایە منافسەکە بەرتەسەکە کاتەوە. سپاس. سپاس. کاک ئەبوبەکر فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان سەرنجم هەبوو ئەوەی کە بەڕێز وەزیری کاروباری پەرلەمان ئاماژەی پێدا بەڵام بە دیوێکی ترا ئەمە مەرجی گشتینین بڕگەکانی 6 و 7 و 8 و 9 لە مەرجە گشتەکانە جێگەی نابرێتەوە بۆیە دەبێت لا ببرێت دووەم پێم وایە بەشێک لە مادەی 3 ئەبێ بهێنرێتە مادەی 2 بۆی بچێتە چوارچەوەی مەرجە گشتیەکانەوە ئەوەی کە پەیوەندی بە و ڕیکلامە ڕێکە پێنەدراوەکانەوە هەیە کە پەیوەندیدارە بە بابەتی تەشهیر ناوزڕاندن بەکارهێنانی سمبول و ئاڵا و ڕەمزە نیشتیمانیەکان و هەموو جۆرەکانی جیاکاری و تێکدانی ئاسایش و پێکەوە ژیانی نەتەوایەتی و ئاینی لە هەرێمی کوردستانە پێویستە ئەمانە بکرێنە مەرجی گشتی چونکە پێویست بەو تەفاسیلە ناکە کە لە مادەی 3 هاتووە. زۆر سپاس. کاک کاروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمانەی کە وتران دووبارەیان ناکەمەوە تەنها چەند تێبین یەکم هەیە لە مادەی دووەم لە بڕگەی دووەم دەبێت ڕێکلام ڕازگۆیانە و ڕوون و ڕەوان بێت ڕێکلام فێر بنیەوە تا فرمان نییە تا دەوری وا ببینێت دەبێت ئەو کەسێک کە ڕێکلام دەکاوە تا باشتر لێرە ئاماژەی بکەین بڵین دەبێت پەیامی ڕێکلام
ڕاست و ڕوون و ڕەوان بێت واتەم بەو شێوێ پێشنیاز دەکەم کە دابڕێژێتەوە چکە ئەگەر پەیامەکەی لەگەڵ نەبێمانە نابەخشێ بەڕاستی لە سێم وەک پشتیوانی قسەکانی کاک مسلیم دەکەم بڕگەکە زۆر ناڕوونە من داڕشنەوەیەکم کردو هیوادارم کەمە پەسەند کرد لایەن لیژنەی یاساییەوە سێم لە کاتی بەکارهێنانی توێژینەوە زانستیەکان پێویستە سەرچاوە بەکارهێنراوەکان ئەکادیمی و پشتڕاستکراوە بن چکە پێم وایە مەبەستیان لەوەیە کە ئەو سەرچاوانەی کە بەکاردەهێنرێن پێویستە ئەکادیمی بن و پشتڕاستکراوە بن بۆی کە بتوانین سوودیان لەوە بگرین لە بڕگەی پێنجەم یەکەی کارجێڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت و بەر لە بەرچاوکردنەوەکانی سەلامەتی هاتوچۆ باشتر لێرەوە بوەستین بڵێن هۆیەکانی گواستنەوە دابین دەکات چونکە سیفتی توول ئەمە وردەکاری یەکجار زۆری هەیە لێرە ئەگەر حکوومەت بێت ئەم یەک کارجێڕەکانەوە بکردنا سۆ پێم وایە کە بۆ تەبعەیەکی مالیشی هەیە دووبارە کە چەشەمان بۆ دروست دەکات بڕگەی حوتەم یەکەی کارجێڕی پاڵپشت بە یاسا بە کام یاستا یاساکە لەکوێ هاتووە ئاماژەی پێ بکرێت ئەم یاسایە چییە من پێم باشە کە ڕوون بکرێتەوە کامە چییە لە مادەی هەشتم کاک بەڵێن ئاماژەی پێکرد کە گشتیەکان غەڵەتێکی ڕێزمانی زمانەوانیە لە مادەی بڕگەی نوێ من پشتیوانی قسەکانی کاک زۆر ڕێبوار دەکەم بۆ شادی خانیش ئەم بڕگەیە تقریبان چێشەمان بۆ دروست دەکات لە ڕووی ئەنجومەنی یاساییشی خۆراکی و لە ڕێگەی ڕکلامەکانیش بە شکلێکی گشتی بۆی پێویستە ئەم ساڵە لا برێت و ئەم دەکرێتە اختیاریە لا برێ بکرێ بە دەبێت چکەگەر بۆ شوێنە بێت ڕەنگە چێشەمان بۆ دروستکە و ئاخیر شت پشتیوانی قسەکانی دکتۆرە گەلاوێژ دەکەم ناکرێ ڕکلام ببێتە وەسیلەیەک بۆ لە بەرامبەر تاریکردنی زامی ئۆتۆمبیلەکانمان کەمە کارێکی خراپ زۆر سپاس گوڵی زارخان فەرموو سەرۆکی پەرلەمان مادەی دووەم بەشی پێنجەم خاڵی پێنجەم تێبینیم تێ هەیە و حوتەم و هەشتەم پێنجەم تێدا باسی شوێنی گشتی و تایبەتدا باش یعنی خاوەن مالک لێرەدا نووسراوە ڕەزامەندیەکی کارگەری ئەی خاوەن خاوەنی ژبێت ڕەزامەندی تێدا هەبێت وانە هەروەها لە حوتەم باسی مەبلەغەکە ئەکات 50% من تێبینیم تێدا هەیە هەروەها هەشتەم یەک ساڵی ئەی خاوەنەکە چۆن ئێمە لە قانونە شتێکمان هەیە مەبدە العقد شریعة المتعاقدين لەوێدا ثەمەن و مدە تێدا دیار دەکرێت بە بینی هەردووکەم بینی خاوەن و بینی ئەوە ئەنجا لێرەدا ئەگەر ئێوە دیارتان کردووە لێرەدا تەزاڕب دەرەکەوێت لەسەر ئەوەی کە نهوت ئێمە پێش ینی ڕەزامەندی ئەوەمان نەخستوتە ڕوو ئی صاحبی بڵین خاوەنەکە لەم دوو شتەیە ئەبێت ڕاچاوی ئەوە بکەین چونکە لێرەدا ئەخر مەبەستان لێرە تایبەتدا کێیە خاوەنە باشە خاوەن ئەبێ خۆی ئیتفاق دەکات لەگەڵ شەریکەکە لەسەر پارە لەسەر مدەتەکە لێرەش ئێوە دیارتان کردووە هەروەها پشگیری دکتۆرە گەلاوێژ و لیزا خانیش دەکەم سپاس کاک جەلال ئاخر کەس بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵی ئەمن تێبینەکەم تازە بڵێم دەڵێم هیچ استفادەی نابێت لەبەر ئەوەی بەڕێز وەزیری هەرێم دەڵێ پێنجەم شەشەم هەفتەم هەشتم هەمووی تەناقوز دروست دەکات لەگەڵ یاسا ناگونجێ بڕیاردەری لیژنەی یاسایی دەڵێ عیلاجمان کردیە ئەدەمەش یەک سعاتنی قەرز دەکەیت 45 دقەمان کاتمان کوشت تێنەگەشتنی ئێستا عیلاجەکە چۆنە وهروەها تەناقوزەکە چۆنە بەڕاستی زۆر سوپاس بەدرێخان فەرموو دوای لیژنەی تایبەتمەند ڕێگەتانەین سەرنجی خۆتان بخەنە ڕوو فەرموو بەدرێخان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە قسەکانی من زۆربەی کرا بەڵام لە مادەی دوو لە مەرجە گشتیەکان تیشکە خەمە سەر بڕگەی دووەم و بڕگەی نوۆیەم ڕیکلام بە دوای دابەرهێمێنان و بڵاوکراوە بە دوای یەکدا ڕیزبەندی بۆ بکرێت و کەرتی گشتی لەو بارەدا باز بکرێ دوێم پشگیری لە قسەکانی خات و شادیەکەم و پشگیری لە قسەکانی کاک دکتۆر ڕێبوارەکەم کە باس لەو مەترسیانەی ئێکسپەر بوون دەکات ڕیکلام مەفروزە مۆڵەت پێدانی لە 6 مانگ زیاتر نەبێت و پشگیری لە قسەکانی خات و لیزا دەکەم پێویستە شکۆی ئافرەت و بەهای ئافرەت لە چوارچێوە ڕیکلامدا پارێزە زۆر سپاس کاک ڕزگار دوا کەس کایە بەڕێز سەرۆکی پارلەمان لەبەرەوەی ئەمە ڕاستەخۆ لەگەڵ وزارەتی شارەوانی سەبارەت بە جێبەجێکردنی ئەم یاسایە کار دەکەن و ئەوان جەهەتی تەنفیزینە لەبەرەوە داوا لە بەڕێز دکتۆرە ڤالە دەکەم پێشنیارەکان و تێبینیەکانی وزارەتی شارەوانی بدەتە لیژنەی یاسایی و لیژنەی ئێمە بۆ ئەوەی لە کوبنەوەی و داهاتوو ئیشی لەسەر بکەین زۆر سپاس زۆر سپاس ئێستا لیژنەی تایبەتمەند ئەگەر لە ماوەیەکی زۆر کورت ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو بۆی بچینە سەر مادەی سێم کاک لوقمان فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ماوەی دیاریکردنی ماوەی ڕیکلام ئامانجەکە ئەوەیە کاتێک کە کەسێک ڕیکلامێکەکە لەسەر شاشەیەک جێگیر ئەکات
یاخود لە شوێنێکی گشتی لە شێوەی پۆستەر هەڵەواسێ ئەمە بێ مدەیەکی زیادی بۆ دیاری بکرێمە بەس لە ڕێکلامی تر نییە بۆیە ئەمە یەک ساڵ دانراوە بۆ ئەوی ڕێکلامانی لە شوێنەکان هەڵەواسرێ تەسەوڕەکەم ئەگەر لە مدەیەکی کەمتر بێت گرفتمان بۆ دروستە بێ سەبارەت بە جیاکاری جێندەری لە مادەی سێەم لە ڕێگە پێنەدراوەکان ئاماژەی بەڕوونی پێدراوە کە بانگەشە بۆ جیاکاری ڕەگەزی و جێندەری ڕێگە پێنەدراوە زۆر سپاس. باڵێ زۆر سپاس. بەڕێزان لیژنەی یاسایی فەرمون کاک جەلال. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی کە من یەک خاڵێک دەمەوێت بخەمە ڕوو ئەویش سەبارەت بە زمانی کوردی کە بەکار بهێنرێت لێرە دیارە ئەگەر مەبەست لێرە لەو پێشنیارە ئەوە بێت کە لە ڕووی ئەهمێتەوە بێت بۆ زمانی کوردی پێم وایە دەستور لە سەرجەم یاساکان باڵاترە و لە دەستوری عێراقدا زمانی کوردی بە زمانێکی فەرمی هاتووە و ئەگەر ئامانج لی گونجاندن و ئیلزامکردنی ئەو کەسانە بێت کە ڕێکلام دەکەن وەکو برای بەڕێزم کاک بشار ئاماژەی پێدا لە یاسای زمانە فەرمیەکان لە یاسای ژمارە 6 ساڵی 2014 لە مادەی 17 ئەو مۆزوعە چارەسەر کراوە و ئەگەر ئامانج لی تێگەیشتنی خەڵک بێ خەڵکی کورد بێ لە ڕێکلام خۆی ڕێکلام لە ئەساسا بۆ تێگەیاندن و گەیاندنی زانیاریە بە خەڵک کەواتە پێویستی بەوە نییە بەڕای ئێمە زمانی کوردی ئیزافە بکرێت. سوپاسان. زۆر سوپاس بەڕێزان ڕاوتێوینی و سەرنجەکانتان وەرگیران و لیژنە تایبەتمەندەکان بە پێی داڕشتنەوەی بە پێم واری نوێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە کۆی و پێشنیارانەی کەکران داڕشتەیەکی هاوبەش دەتوانن ئامادەکەن و ڕاوتێبینی و سەرنجەکانی بەڕێزان وەزیرانی تایبەتمەند وەزیرانی حکوومەت هێرمی کوردستان لە بەرچاو بگیرێ و کودلایانی جێبەجێکار. ئێستا چینە سەر مادەی سێەم لیژنەی تایبەتمەند مادەی سێم تکای بخوێنەوە فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ ڕێگە پێنەدراوەکان ئەم ڕێکلامانی خوارەوە ڕێگا پێنەدراون. یەک نابێت ئەم یاسایە بەکار بێت بۆ هەر ڕێکلامێکی ئاینی سیاسی جگە لەو ڕێکلامانەی پەیوەندیان بە بازرگانیەوە هەیە لە چوارچەوەی ئەم یاسایەدا. دووەم ئەگەر ناکۆک بێت لەگەڵ پرەنسیپەکانی پاراستنی مافەکانی مرۆڤدا کە لە یاسا ناوخۆیی و ڕێکەوتن نامە نێودەوڵەتیە پەسەندکراوەکاندا ئاماژیان بۆ کراوە. سێم ئەو بەرهەمانەی بەپێی یاسا و ڕێنمایەکانی حکوومەت ڕێگا پێنەدراون و بۆ بەرهەمهێنان و بازرگانی پێکردن یا هاوردەکردنیان لە ڕێگای سنوورەکانەوە. چوارەم ئابڕوو ناو و ناوبانجی پیشەیی تاک توێژێک بزڕێنێت یان لە ڕێگای بەراوردی نادروستەوە لە نرخی بەرهەمەکانی خەڵکانی تر کەم بکاتەوە. پێنجەم ڕێکلامی ئەو بەرهەمە نەسەلمێنراوانەی پێویستە ڕەچاوی پێوەراکانی ستاندارد و زۆریەتی تەندروستی بە گوێرەی یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان بکەن. شەشەم ببێتە هۆی ڕوودانی کردەیەک یا کۆمەڵێک کردا لە دشی یاسا و ڕێنمایەکانی هەرێم. حوتەم ئەو پرۆژانەی کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە و ناکۆکن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی دەستەی ژینگە پارێزی لە هەرێم. هەشتەم هاندەر بێت بۆ توندوتیژی یا ببێتە هۆی مەترسی دروستکردن بۆ سەر ژیان و تەندروستی ئاسایشی کۆمەلگا. نۆیەم بەکارهێنانی سمبل و سرودە نیشتیمانیەکان. دێم تێکدانی ئاشتەوایی لە نێوان پێکهاتەکانی هەرێمدا. یانزەیەم سوکایەتی بێت بۆ ئەدەب و هونەر و نەتەوەیی لە هەرێم. دوانزەم دەستەواژە وێنەی جۆڵەی نەشیاوی وای تێدا بێ کە دژی بەها کلتوری و کۆمەڵایەتی و پەروەردەیی و ئاینیەکانی هەرێم بێت. سێزدەیەم پێشێلی مافی خاوەنداریەتی داهێنانی و هزری بکات. چواردەیەم بانگەشە بێت بۆ جیاکاری ڕەگەزی جێندەری بکات. پانزدەیەم بەرهەمی ناوخۆیی بەخراپ و بێکەڵک ناو ببات. شازدەیەم ببێتە هۆی بریندارکردن و ئازاردانی دەرونی بەگشتی و بە تایبەت خاوەن پێداویستە تایبەتەکان و ئەو کەسانی تووشی نەخۆشی دەگمەن بوون. حەڤدەیەم ناوهێنانی ناوەندێک یا دەستگایەکی زانستی بۆ بڵاوکردنەوەی باشی کاڵاکە بەبێ ئەوەی لەلایەن سەرچاوەیەکی فەرمی پشتگیری کرابێت و ڕەزامەندی ناوەندەکەش وەرگیرابێت. هەژدەیەم نووسین و وێنەی وای تێدا بێت ناوەرۆکەکانی ئاماژە بکات بە ئازاردانی ئاژەڵان. نۆزدەیەم بەکارهێنانی مرۆڤ وەک کاڵا لە ڕێکلامدا. بیستەم ڕێکلامکردن بۆ ئەم بەرهەم و بوارانەی خوارەوە ڕێگا پێنەدراون. یەک
مادەی هۆشبەر یا ئەو مادانەی هەمان کاریگەری مادەی هۆشبەریان هەیە. دووەم، قمار و گرە و تەرخانکردنی خەڵات و ڕاکێشانی تیر و پشک لە ڕیکلامەکاندا تەنها لەو کاتانەدا کە ڕێگە پێدراوە بە شێوازێک هەلومەرجی سوودمەندبوونی گشتی لێیان بە تەواوەتی ڕوون و ئاشکرا بێت و لە جێبەجێکردنیدا دڵنیایی تەواو بدرێت و مۆڵەتیان هەبێت. سێ، پۆرنۆ و کاری لەشفرۆشی و نیشاندانی جەستە بە مەبەستی وروژاندن. چوار، چەک و تەقەمەنی و یاری ئاگرین. 21، ڕیکلام بۆ بازرگانیکردن بە ئەندامەکانی جەستەی مرۆڤ. 22، ڕیکلام لەم شوێنانەدا ڕێگا پێدراوە. پێنەدراوە ئەفوو. ڕیکلام لەم شوێنانەدا ڕێگا پێنەدراوە. 1، شوێنە ئاینی و ناوچە شوێنەواری و کەلەپوری و دیواربەندەکانیان. دووەم، دام و دەستگاکانی دەوڵەت و ئەو جێگا و بینایانەی مڵکی گشتین. سێم، مۆنۆمنت و باخچە گشتیەکان و پەیکەر و سمبولەکان. چوارەم، هەر جێگایەکی دیکە کە یەکەی کارجێڕی دیاری دەکات. 23، ڕیکلام بۆ بازرگانیکردن و کردن بۆ ئەو ئاژەڵانەی دەگمەن و مەترسی لە ناوچوونیان لەسەرە. 24، نیشاندانی دیمەنی ترسناک و تۆقێنەر یان بەکارهێنانی دەستەواژەی نەشیاو. 25، نابێت ڕیکلامی شوێنە گشتەکان لەگەڵ نیشانەکانی هاتوچۆدا هاوشێوە بن و ببنە بربەست بۆیان و زیان بە سەلامەتی هاتوچۆ بگەێنێت. 26، ڕیکلام ڕێگە پێنەدراوەکان لە بواری تەندروستیدا. 1، ڕیکلامی دەرمانێک کە لە لیستی تۆماری حکوومەت دانەبێت. 2، ڕیکلامی دەرمان بەناوە بازرگانیەکەیەوە. 3، ڕیکلام لە کارگەکانی بەرهەمهێنانی دەرمان کە مۆڵەتی حکوومەتیان نییە. 4، ڕیکلام بۆ ڕێکخراوی تەندروستی ڕێگە پێنەدراو. 5، ڕیکلام بۆ پسپۆری تەندروستی ڕێگە پێنەدراو. 6، ئەو ڕیکلامانەی تایبەتن بە دەرمان و کەرستەی پزیشکی ئەکتەری ڕیکلامەکان پزیشک یا پسپۆری دەرمانسازی نەبن. 27، ڕێگا پێنەدراوەکان لە ڕیکلامی منداڵاندا. 1، بێڕێزی بەرامبەر بە سەرپەرشتیارانی منداڵ. 2، پێشنیازکردن بە شێوەی ڕاستەوخۆ یان کاریگەری دانان لەسەر منداڵ بۆ ئەوی دایک و باوک یان کەسانی تری ڕازی بکە تا کاڵا ڕیکلامکراوەکان بەدەست بهێنن. 3، سەرنجڕاکێشانی منداڵ بۆ بەکارهێنانی کاڵایەک کەوای لێ دەکات لە منداڵانی تر پێشکەوتووتر بێ. 4، بەکەم نیشاندان یان بە زیاد نیشاندانی ئاستی زانیاری ئەزمون و کردەوەی پێویست بۆ منداڵان لە کاتی بەکارهێنانی کاڵایەکدا. 5، بەکارهێنانی منداڵ لە ڕیکلامدا بۆ کاڵای یان نیشاندانی منداڵان لە جێگایەکدا کە لەگەڵ تەمەنیان ناگونجێت. زۆر سپاس. بۆ لیژنەی تایبەتمەند بەڕێزان دیسان تەکی دەکەینەوە ئەو بەڕێزانەی ئەیانەوێ قسە بکەن ئێستا دەست بەرزکەنەوە دوای ئەوەی کە ناوەکان تەواو خوێندرانەوە ئەوانی دەستدانەن تا ناوتانە خوێندرێتەوە دوای مەجال نادەین بە هیچ بەڕێزێکی تر دەست قسە بکات. ئێستا بە تا ناوەکانە خوێندرێتەوە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ڕاوسەرنجی خۆیان بخەنە ڕوو لەسەر ئەو بابەتە و ناوەکان بنووسرێ. فەرموون بۆ ئیسفادە لە وەخت بکەین. فەرموون بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 3 لە ژێر ناونیشانی ڕێگا پێنەدراوەکان 27 بڕگە ژمێردراوە. ئەگەر ئێستا دانیشین 10 دقەی کەمان بدەنێ 27 بڕگەی تریش دەژمێرین هەر کۆتاییشی نایە ئەوەی ڕێگای پێنەدراوە. ئایا لە سیاغەی تەشریعی مشەڕع عادەتەن پەنای بۆ چ مادەیەک بردووە پەنای بۆ چ جۆرە سیاغەیەک بردووە بۆ ئەوەی خۆی بپارێزێ لە ژماردنی ئەو حاڵەتانەی کە بەیانی بۆ سوڵتەی قەزایی دەبێتە کێشە لەوانەیە حاکم حاڵەتێک بێتە پێشی ژماردراو نەبێ لە نێوان ئەو 27 حاڵەتە بەڵام حاڵەتەکە پێچەوانەی ئەمنی عامە پێچەوانەی ئادابی عامە پێچەوانەی نیزامی عامە ئەی باشە چۆن ئەو حاڵەتە وا لێ بکاتن کە بە ڕێگە پێنەدراو دابدرێ بۆیە داڕشتنی ئەو مادەیە بەو شێوەیە عەلا سەبیل الحەسر لە ڕووی تەشریعەوە مشەڕعەکان خۆی لێ دەپارێزن و سابقەی تەشریعیشی نییە. پێشنیار دەکەم بۆ لیژنەی یاسایی پێش ئەوەی بچێتە گفتوگۆی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو خاڵە بەو شێوەیە دابڕێژرێتەوە بۆ ئەوەی لە حاڵەتی ژماردن هەم خۆی نەجاتدا مشەڕع و هەمیش حاڵەتەکە بە شێوەیەک بی کە چ پێشکەوتنێک دێتە پێش و چ حاڵەتێکی ناشیا و زیاد دەبێ قازی دەستواڵا بێتن لە حکومدان لەسەری.
پێشنیاز دەکەم بەو شێوەیە ئەو مادەیەدا بڕێژرێتەوە هەموو ئەو ڕێکلامە بازرگانیانەی کە پێچەوانەی نظامی عام و ئادابی عام و ئاسایشی نەتەوەیی و مافەکانی مرۆڤن ڕێگا پێنەدراون لە هەرێمی کوردستان داش عێراق نقطە مشەڕع عادەتەن پەنادەبا بۆ بەکارهێنانی ئەو مستەڵەحە مەطاتیانە بۆ ئەوەی هەرچی ئەو بابەتانەی هەیە پێچەوانەی ئەو چوار خاڵن هەر هەمووی قازی بتوانی تێیدا دەستواڵا بە هێوادارم بە نەزەری اعتیبار وەرگرن و ئەو خاڵە کۆتایی پێبێ سوپاس. زۆر سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند ڕایەکی دروستە گەرەوەش ڕای خۆتان لەسەری بخەنە ڕوو فەرمون. کاک جەلال کاک عەباس ئەگەر یەک لەحظە مشوەرەتی خۆتانەکەن ئێمە ئەو ناوانە دەستیان بەرز کردوێتەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەم پێشنارەی جەنابی سەرۆکی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان من پێم دروستی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان پێم دروستە من کاتی خۆشی و مناقەشەیەمان هەبوو بەڵام خاڵبەندەکان زۆر لەوەش زیاتر بوون ئەوەندەی لێکراوە من بەش بە حاڵی خۆم من پێم وایە ئەمە هەمووی دەگرێتەوە و دادوەریش دەتوانێت و کاتە هەر بابەتێکی نوێتر لە دەرەوەی ئەمەش بێتە دەرێ قسەی لەسەر بکا و حکمی خۆی بدە. زۆر سپاس. فەرموو تۆش ڕەحمە قسە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاسی بەڕێز کاتان لە یەکەم بەڕێزان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاسی بەڕێز دکتۆرە ڤاڵا وەزیری کاروباری پەرلەمان دەکەین دەستی خۆش بێ ئێمە ژۆ کولیژنەی ڕۆشنبیری هەموو کولیژنەی شارەوانی لەگەڵ ڕاکەی جەنابیانە و دەستی خۆش بێ. تەمام. پێشنیار دەکەین پێشنیارەکەی جەنابیان گفتوگۆی لەسەر بکرێ. سپاس. بەڵێ کەواتە ئەم پێشنیارە هەیە و بە پێی داڕشتنەوەی نوێ ئەم پێشنیارە و هەمواری پەیڕەوی شاتووە ئەگەر پشتگیری سێ پەرلەمانتاری لەسەر بوو دوایی لە نووسینی ڕابوو بۆ ئامادەکردنی راپۆرتی خۆتان ئامادەکردنی بۆ خوێندنەوەی سێم و دەنگدان ئەوە ئەخرێتە دەنگدان کێ پشتگیری ئەو ڕایی بەڕێز لیژنە تایبەتمەندەکانەکە بە دەستیان بەرزکەنەوە باشترە بۆ ئەوەی ئەوە بخینێت. نا کۆنیە ئەگەر بیژمێری باش تکاکەم لە کاتی دەنگدان تکاکەم بەڕێزان با ئەکر یەک دقیقە با بۆ بژمێر 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 تکایە کاتی دەنگدانە بەڕێزان. تاو بەڕێزان بە دەنگی هەفتاندامی پەرلەمان ئەم پێشنیازە پەسەند کراکەوە تا ئەم پێشنیازە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆیە بەڕێزان بۆ ئەو بەڕێزانەی کە دەستیان بەرز کردەوە لەسەر ئەو 27 خاڵ و مادەی سێم قسە بکەم پێویست ناکە ئێستا قسەی لەسەر بکرێ ئەگەر ڕێگەبان ئەچینە سەر مادەی چوارەم. نقطە نیزام کاک عەبدوست وەڵام پێمە لەسەر ئەو مادەی تۆزە قسە بکەین ئەوەی کە ئێستا لەسەر ڕێککەوتین ئەو پێشنیارە تازەیە بڵێ ئەمنیش پێم پێشنیارێکی گونجاوە زۆر باشە تەنها یەشتی بۆ زیاد بکرێت کە بنەماکانی ئاین چونکە ئەوەش هەم لە خۆتان زەر دەستوری عراقیشدا هاتووە بەپێی مادەی 2 دەستوری عراقیش هەرچەند ڕەنگە بەپێی ئادابی گشتی ئەوانەیان بیگرێتەوە نظامی عام دەیوێت بەڵام ئەگەر ڕوونتر بێ پێم باشترە بەڕاستی ئەمە بۆ ئیزافە بکرێ. بەڵێ ئەگەر بەشێک بێ ئەگەر ئەمە تەفسیری ئەو بێ بەشێک نظامی عام پێم وایە شتێکی باش و بەڵێ کاک جەلال فەرموو تکاکەم بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من پێشنیارەکەم ئەو پێشنیارەی بەڕێز وەزیر بخوێنرێتەوە بۆی بچێتە ناو پرۆتۆکۆلەوە دواتر ئەندامانی پەرلەمانیش بیزانن بۆیە پێم ئێوەمان تەواو ینی دەنگدانی لەسەر کرا کاک جەلال پێویست ناکات بەس با بەنووسین لاتان بێ کاک زانا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئیزافە لەسەر پێشنیارەکەی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان تەوەرێکەیە کە تەوەرێکی زۆر گرنگە تەوەری تەندروستیە ڕێکلام بۆ کەلوپەلە تەندروستیەکان و دەرمان لێرەدا ئاماژەی پێکرایە بە ڕوونی
و ئەگەر بکرێت لەوێدا جێگای بکرێتەوە ڕێکلام بۆ دەرمان نەکرێت بە هیچ شێوەیەک چونکە دەرمان لە هیچ شوێنێکی دنیا ڕێکلامی بۆ ناکرێت و باز لە کڕین و فرۆشتن بە شێوەی ئۆنلاین بۆ کەلوپەرەکانی تەندروستی و دەرمان و گژوگیا بکرێت کە ئێستا کە بازاڕی سەردەمە و یەکێکە لەو هەڕەشانەی دنیا ئێستا کە لەسەر پرسی دەرمان کە هەیە مەسلەی فرۆشتنی دەرمانە بە شێوەی ئۆنلاین نازاندرێت سەرچاوەکانی لەکوێدایە و ڕێکلامی بۆ دەکرێت و خاڵێکی تر ئەو بۆیە باسی دەکەم ببورم بۆ ئەوە چونکە ئەو یاسا بەرکارانی ئێستا کە هەیە ڕێگا ناگرێت لەوەی کە ڕێکلامی دەرمان نەکرێت و ڕێگا ناگرێت لەوەی کە پزیشکێکی بەڕێز ڕێکلام بۆ شیری منداڵان نەکات ئێستا کە پزیشکێک ڕێکلام بۆ شیری منداڵان دەکات خەڵکی ئێمە مەجبورە بە قسەی پزیشکەکە بکات لە نەتیجەشدا ڕەنگە بە شێوەیەکی تر ئەمە هاتبێ و ئەم ڕێکلامی کردوێ زۆر سپاس کاکزانان لەو داڕشتە نوێی کە ئێستا ئەمڕۆ پێشکەش کرا و دەنگی لەسەردرا ئەم بابەتەی تایە کاک مام نقطە نیزامەتە بوو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای سپاس بۆ بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڵام پرسیارم لە جەنابتانە وەکو سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە چ دەقێکی پەیڕەوی 27 ئەوەندە بڕگەی ناو مادەیەک ئەسڕێتەوە و دوو دێڕ ئیزافەیەکرێت کە لە جێگەیدارێ و دانیشتنی دانیشتنی دووەم کە پەیوەنددارە بە مناقەشەکردن دەنگدانی تیا نادرێ لە دانیشتنی سێ ماوە مەسەلانە حەسمەکرێ حەزەکەم جەنابتان ئەوە ڕوونکرێتەوە ئەوە خاڵێکی تر ئەوەی کە پەیوەندی بەو چەمکە لاسیشانەوەی کێشەی بەشێکی زۆری یاساکانی پەرلەمان لە یاسای مافی دەستکەوتنی زانیاری یاسای ڕۆژنامەگەری چەمکە لاستیشیەکانە ئەم چەم ئادابی گشتی و سیستمی گشتی و دابوونەری و دەم چەمکە لاسیشانەوە بێ لە کۆی ئەم مادانە هەمومانی ڕوون کردوێتەوە پێم وایە و کاتە یاسادانەر دادوەر لەر حاڵەتێکی لەو جۆرە گەڕێتەوە بۆ بڕگەی ژمارە ئەوەنە لە مادەی ئەوەندە ئاسانترە بێ بەرچاوی ڕۆشتنترە بێ وەکو دەرفەت بدەینە دادوەر بۆی مەجای تەویل هەبێ بۆ دیاریکردنیان زۆر سپاس. بەڵێ بەڕێز ئێمە لە خوێندنەوەی دووەمان هێشتا بۆ خوێندنەوەی سێم دەنگدان لەسەر کۆی مادەکە و مادە بە مادە و پێشنێرە جیاوازەکان نهاتووینەتە سەر ئەو قۆناغا ئێمە ڕای لیژنە تایبەتمەندەکانمان وەرگرتووە لەگەڵ ڕای بەشێکی زۆری لە پەرلەمانتارە بەڕێزەکان کە ئەم پێشنیارە لە جیاتی هەر 27 خاڵەکە چونکە لیژنە تایبەتمەندەکانیش پێشتری ناوخۆیان گفتوگویان لەسەر کردبوو لە کۆمەڵێک پێشنیاری تریش کورتیان کردبووە گەشتبوونە سەر ئەم پێشنیارە قانونیش بۆ خزمەتی گشتیە و بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە بەرمەبنای ئەوەش دەستەی سەرۆکایەتی بەڕاوێژ لەگەڵ لیژنە تایبەتمەندەکان ڕای زۆرینەی پەرلەمانتارانیان وەرگرتووە کە ئەو دەقە نوێیە بتوانرێت بکرێتە بنەمایەکی گفتوگو بۆی لە خوێندنەوەی سێمە دەنگی لەسەر بدرێت. بەڕێزان ئەگەر ڕوونکردنەوەی ترتان نییە داوا لە لیژنەی تایبەتمەندەکەم چینە سەر مادەی 4 سەرچنەخەر بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لەسەر ئەم مادەی سێ ڕاستی من هاوڕام لەگەڵ قسەکەی بەڕێز سەرۆکی وەزیری هەرێما کە خۆی لە دەوڵەتی دیموکراسیە ڕاستی ئەم هەموو ڕێگە پێنەدراوانە ئاسایی نییە CA4 بە 27 خاڵ ئەمە جگە لەوەی دەقتاد و درێژ و مفەسەڵ بێ مەجای تەفسیری قەزایی و ئیجتیهادی قەزا بەرتەسکە بێتەوە لا اجتهاد في مورد النص لەبەر ئەوە پێویستە کات نەسەکان کە دادەڕژێن قەتعی دەلالە نەبن تا قاضی واقعی متغیر لەگەڵ نصوصی ثابت المەظهردا بگونجێنێت لەبەرەوە دەکرێت ئەم دەقانە هەندێکیان بەڕای من وەکو قانونی هەندێکیان کۆ بکرێنەوە نەک هەر 27ەکەیان چونکە ئەو تا من هەموویم تەحدید کردووە زۆربەیەکەوێتە بابی نظامی عام هەندێکیشەکەوێتە بابی ئادابی عامەوە هەندێکیشی هەر بە حکمی قانونە چوە قانونمان هەیە لەسەرەوە بابە هەندێکیشیان ئەمە لا يجوز التعامل فيه بحكم القانون سبۆ نمونە نۆیەم و دەیەم و یازدەیەم و دوازدەیەم لە نظامی عام و ئادابی ئاماجەیە بێتەوە بەس چواردەیەم نەسەکی تازەی و جێی نابێتەوە یعنی ئادابی ئامەش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هەر لە کوردستان لە پارێزگایەک و پارێزگایەکی تر ئادابی ئامە جیاوازی هەیە ئەکرێت زۆربیان ئەوانەی لە حدودی نظامی عامان وەکوتم نۆیەم و دەیەم و یانزەیەم و دوانزەیەم و ئەمانەی تریشی کە من هەمووی وردەکاریم کردووە توان بێن بە لیژنەی یاسایی ئەوانەی کە دەو چوارچەوان کۆ بکرێن ئەوانەی کە تازن بمێننەوە لە ناو نەسەکان. بەڕێز لیژنەی تایبەتمەند لیژنەی یاسایە گەڕاو سەرنجەکانیان بەڕێز وەزیر هێرێم بۆ کاروباری پەرلەمان فەرموون کاک عەباس.
بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەم بابەتە ئێمە هەم پێشنیارەکە قبول کرا و هەم دەنگمانە سەداوە سەبارەت بەم وردەکاریە چەند وەزارەتێک پەیوەنددارە بەم بابەتەوە ئەم وەزارەتانە لەسەریانە ئەم ڕێنمایانەی کە لێرە باز دەکرێەوە ئەو وەزیرە بەڕێزانی کە لێرە ئامادەنین کە یاسایەکە دەرەچێ ڕێنمایی تایبەت دەرکەن ئەم وردەکاری تێدا بنووسن بۆی بتوانین لەگەر بارودۆخ ڕێنمایەکان ژەتوان بیگونجێن. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز وەزیر یاریان بۆ کاروباری پەرلەمان ئەگەر سەرنجێک تەیە فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتانەی کە باس کراون لەناو ئێرە هەر 27 خاڵەکە ئیما دەچێتە ناو نظامی عام ئیما ئادابی عامەوە ئیما ئاسایشی نەتەوەیەوە ئیما مافەکانی مرۆڤەوە ئیما سەحەی عامەیە هەر 5 حاڵەتەکەشمان کە سیاغە کردوتەوە نردومانە بۆوان و زۆر سپاس. بە ڕێزان ئێستا چینە سەر گفتوگۆکردن لە مادەی 4 داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین مادەی 4 لە راپۆرتیا و بە شێر سێ لیژنەی تایبەتمەند بخوێنەوە فەرموون. مادەی 4 سزاکان یەکەم ئەگەر ڕیکلامێک بڵاو کرایەوە پێشێلی مەرج و ڕێگە پێنەدراوەکانی مادەکانی دووەم و سێمی ئەم یاسایە بوو دەبێت یەک ڕاستەوخۆ ڕیکلامەکە لە پەخشکردن ڕابگیرێت. دوو داخوازیکاری ڕیکلام بەرهەمهێنی ڕیکلام و بڵاوکەرەوەی ڕیکلام سزا دەدرێن بە غەرامەکردن بە بڕێک لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 15 ملیۆن دینار زیاتر نەبێت. خاڵی سێ لە حاڵەتی دووبارەبوونەوەی پێشێلکاریەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا سزاکە دوو هێندە زیاد دەکرێت. دووەم هەر کەسێک بە مەبەست ڕیکلام لێ بکاتەوە یا بیدڕێنێت یاخود بیشێوێنێت سزا دەدرێت بە یەک قەرەبووکردنەوەی زیان لێکەوت و دوو پابندکردن بە چاکردنەوە و دانانی ڕیکلامەکە وەکو خۆی. سوپاس. بەڵێ زۆر سپاس. ئێستا هەر بە ڕێزێک فەرموو کاک جەلال عەفو. ئۆتۆماتیکی لەبەرەوەی ڕێگە پێنەدراوەکانی مادەی دووەم و سێم ینی سێم بە تەنیا دووەم دەمێنێتەوە لەبەری سێم لەوێ معالەجە کراوە لەگەڵ ئادابی عام و نیزامی عامە. سوپاس. هەر بە ڕێزێک ئەوێت لەسەر مادەی 4 قسەکات ئێستا دەستبەرزکاتەوە بۆی ناوی تۆمار بکرێ دوای تۆمارکردنی ناوەکان و خوێندنەوەیان ناوی هیچ بە ڕێزێکتر ئیزافە ناکرێ. ئێرش ڕزگارە ئەوە کێە؟ لیزا پرسی؟ بەڕێزان ئەم ناوانە ناویان تۆمار کردووە سەرچنارخان کاک دیاری کاکتۆر ڕێبوار شادیخان بەدرێخان کاک حکمت کاکتۆر ئیسماعیل کاک سیروان کاک ئیمداد کاکتۆر محێدین ڕووپاکخان کاک ڕۆمیۆ ئاشناخان کاک ڕزگار کاک نزار کاک بەڵێن کاکتۆر ئیسماعیل کاک کاروان دکتۆرە گەلاوێش. ئیسماعیل تێدانە ئەتە بوو بەرە باش نانانە لیزاش تاو سپاس هاوڕێمە لە ستاریش تاو بەڕێزان کاک ئیدریس فەرموو. بەرێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 سزاکان لە بەرگەی دووەم ژمارە 1 و 2 مافی کۆمپانیان یان خاوەنی ڕیکلام دیاری کراوە بەڵام مافی هاوڵاتیان دیاری نەکراوە. من پێشنیار دەکەم بەرگەیەک زیاد بکرێت بە مافی هاوڵاتیان کە مافی هاوڵاتیان گەرانتی بگرێت لە کاتی کەوتنی تابلۆیەک بەهۆی با و باران یان هەرویەکی تر ببێت تۆی لە دەستدانی کەسێک یان بریندارکردن یان زارەر بگەهێنن ماڵ و ملکی هاوڵاتیان پێویستە کۆمپانیەکە تەحملی قەرەبووکردنیان بکات. سپاس. زۆر سپاس. ڕووپاکخان فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوارەم کە بەناونیشانی سزاکانە پێویستە بکرێتە حکومە سزاییەکان و هەروەها لە داخوازیکاری ڕێکلام کە باز لەوە دەکا بەرهەمهێنی ڕێکلام بڵاوکەرەوەی ڕێکلام سزا دەدرێن بە غەڕامەکردن بە بڕێک لە 500,000 دینار کەمتر نەبێ و هەروەها لە 15 ملیۆن زیاتر نەبێ من پێم باشە ئەم 15 ملیۆنە کەم بکرێتەوە بە 5 ملیۆن. زۆر سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە لە بەرەوەی مادەی سێمان دەستکاری کرد ئەوەی کە پێوترێ ڕێگە پێنەدراوەکان لەبەرەوە مادەی یەکەمی مادەی بڕگەی یەکەم لە مادەی چوارەمە بێ بە شێوازێکی تر دابڕژێتەوە لەگەر ڕێکلامێک بڵاو کرایەوە پێشێلی مەرجەکانی مادەی دووهەم و فاریزە مادەی سێم بەجیا ینی ئەبێ بەس بمێنێتەوە لەبەرەوەی ئێمە مادەی سێمان بە تەواوەتی هەڵ نەگرتووە ینی بەڵام تەنزیممان کردوتەوە ڕێکمان خستۆتەوە ئەوە بمێنێ ئەوە کوتێبینیەک. دوو داخوازی ڕێکلام بەرهمێنی ڕێکلام و بڵاوکردنەوەی ڕێکلام سزا دەدرێن بە غەرامەکردن بە بڕێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 15 ملیۆن زیاتر نەبێت. لە ڕاستیە قازانجی ڕێکلام و ئێستا بەشێکی زۆری بازرگانی ڕێکلام ینی قازانجێکی زۆری هەیە لەبەرەوە هەندێک جار هەندێک کۆمپانیا ئەگەر لا بدەن لە بڕگەکانی ئەم یاسایەش لەوانەیە ینی هەندێک جا بەلایەنەوە مشکلە نەبێگە ملیۆنێ 2 ملیۆنی غەرامەکرێت چکە لە بەرامبەر قازانجێکی زۆرترەکە لەبەرەوە من پێم باشە بڕەکە زیاد بکرێت لە ملیۆنێک دینار کەمتر نەبێ و لە 30 ملیۆن دینار زیاتر نەبێ. زۆر سپاس. بەرێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە پێشترژی من بەحس کرد بەس ئەوە مادەی 4 مادەی سزاکانە پێشنیارتکن برگایەک بێتە زێدەکردن و دەمێ ڕێکلام تێنە نوویسین بتیپێت لاتینی و خەلەت هاتینە نوویسین بێتە سزادان و ئەو تابلۆیت نوکەژی هەین و پلاتینی هاتێنە نوویسین شێوازێ زمانێکی تر ئینگلیزی بتیان هەر زمانێکی تر بیتن یعنی کوردی هات بنە نوویسین و تیپێت لاتینی وەکی لاتینی نەتێدا من بێنە دروستکردن. زۆر سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بڕگەی 2 کە کاڵێ هەر کەسێک بە مەبەست ڕکلامێک لێ بکاتەوە یان بیدڕێنێت یاخود بیشێوێنێت سزا بدرێت یەک بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو دوو پابندکردنی بە چاکردنەوەی دانانی ڕکلامەکە. بەڕاستی ئەماقا یعنی حەبسیشی تیا دیاری کرێت لەبەرەوەی ئەو ڕکلامە کە ئەدڕێنرێ وەکو خۆی بڵێن هەر ئەو تێچۆی کە بۆی دیاری کراوە چاکی کاتۆ ڕەنگە لەلایەن بڵێن کۆمپانیایەکی ترۆ کە دش بێت خەڵک بنێرێ بۆ دڕاندنی و بە چاکردنەوەکەیشی ئەوێ قورس نەبێت لەسەر ئەو کە هینکرێەوە بۆی ئەگەر وایش بڵێن حەبسی تیانە بێ غرامەکەی بکرێت بە سیاوەندە. زۆر سپاس کاک نزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا سوپاس. زۆر سپاس کاکتۆر مەحێدین. زۆر سپاس سەرۆکی پەرلەمان من مادەی 4 بڕگەی یەکەم ڕاستەوخۆ ڕیکلامەکە لە پەخشکردن ڕادەژێت بڵاوکردنەوەی ڕیکلام تەنها پەخشکردنیە نووسینمان هەیە دیواربندمان هەیە هەڵواسینمان هەیە پێوە ئەو دەستەواژەیە چا بکرێت ئەوی تریان بڕگەی دووە ئەوەی پەیوەندی بە سزاکانەوە هەیە لەسەر چ بنەمایەک ئەو سزایە مەسەرەن دیاری دەکرێت ئەم پێم وایە ئاماژە بە ئەوەی بکەیت کە ئەوەی دەقەکەی دکتۆرە باڵا پێشکەشی کرد کە ئەگەر هات و پێچەوانی ئەوانە بوو بەو سزایە سزا دێ بەڵام ئایا چێ بڕی ئەو سزایە دیاری دەکا و چێ جێبەجێ دەکا ئەو سزایە دەبێت جهتێکە بی ئەو سزایە جێبەجێ بکاتن. زۆر سپاس. زۆر سپاس کا کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا دووبارەیان ناکەمەوە تەنها پشتیوانی لە قسەکانی کاک دکتۆر مەحێدین دەکەم بۆ بڕگەی یەکەم بۆ بڕگەی دووەمیش پشتیوانی لە ڕووپاخان دەکەم چکەم پارە 1,000 زۆر ئەم ڕێژەی کە دیاری کراوە باشتر وا بکرێتە 5 ملیۆن. زۆر سپاس کاکتۆر ئیسماعیل. بەڵێ سوپاس سەرۆکی پەرلەمانی سێ تێبینی منی تەنیا یەکێت بیشتن ئەگەر ڕیکلامێک بەڵاو کراوە پێشێلی مەرج و ینی مخالفە کرد کێ ئەگەر ینی شەریکێ یان ئەوێ خوازیت شەریکا یا ڕیکلامێ یان ئەوێت خوازیت ڕیکلام چێ ببیت یان ئەو جیهەتێ
تجاوزت يت وكو تلفزيوني نهات يت دياركرنا فيك دو تبيني من دويت بيشتن داخوازي كاري ركلام وبرهميناري ركلام وبلاو كر وكو يكدهن عقوبة كيرنش بين 100,000 تا 15 مليون وهذيك عقوبة يعني سربيتشيا وانا مختلفة يعني معقولين سربيتشيا هرسكا إك أثبت حتى عقوبة وانا وكي إك بيتن تبيني أخيري عايز قال هندي مع عقوبة بوهندي أبو ردعية قربوا كيرين وإصلاح كيرين ردع كنا بدك حبس جي إضافة بيتسر ده بيت عقوبة أصلي زايدا يتبعي وقربوا كيرين جي بيت ديار كيرين كي ديوي تحديد قربوا كيرين كات كيش لجنة تايبة سباس ليزا خان فرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەرگەی دووەم مادەی چوارەم پێشنیاز دەکەم خاڵی یەکەم و دووەم تێ هەڵکێشێک بکرێت لا ببرێت لەبەرەوەی ئەو کەسێک کە بە مەمەستێک ڕێکلامێک لێ دەکاتەوە ئەگەر بەپێی ئەم بەرگەیە بێت دوو جار سزا دەدرێت دوو خاڵی بۆ دیاری کراوە ئەگە بکرێت بەم شێوەیە دووبارە بنووسرێتەوە یاخۆ دابڕێژرێت هەر کەسێک بە مەبەست ڕێکلامێک لێ بکاتەوە یان بیدڕێنێت یاخود بیشێوێنێت سزا دەدرێت بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو بە بڕی خەمڵێنراوی زیانەکە یان پابەندکردنی بە چاکردنەوە و دانانی ڕێکلامەکە وەکو خۆی زۆر سپاس سەرچنارخان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرنجێکی یاساییم هەیە لەسەر ئەم مادەیە بڕگەی یەک بڕگەی دوو خاڵی داناوە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو لەگەڵ پابەندکردنی بە چاکردنەوە و دانانی ڕێکلامەکەەوە خۆی قەرەبووکردنەوە بەپێی یاسا عقوبە نییە قەرەبووکردنەوە مافێکی مەدەنیە ئێمە مادەی 85 قانونی عقوباتمان هەیە عقوبەی ئەسڵی و تەبعی و تەکمیلیمان هەیە فەقەرەی 4 تەدابیر احترازیمان هەیە یەکەم لەبەرەوەی قەرەبوو زیان لێکەوتوو ئەمە وەکووتمان عقوبە نییە پابندکردن بە چاکردنەوە عقوبەیەکی تەبعیە ناکرێت عقوبەیەکی تەبعی بە تەنها بێ عقوبەی ئەسڵی لەگەڵانە بێ لەبەرەوە بێ ئەو دوانەوەکو خۆی مێنێتەوە لەگەڵیشی عقوبەیەکی ئەسڵی دابنێوەکەوەی کە لە مادەی 85 قانونی عقوباتە هاتووە زۆر سپاس بەڕێز کاک دیاری بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم بەشێکی زۆری سەرنجەکانم وتران لەبەرەوەی زۆر درەنگ دیت ئێرە پشتگیری دکتۆر محەدی نەکەم لەوەی کە بەڵێ مادەی چوارەم سزاکان خاڵی یەکەم ڕاستەوخۆ ڕیکلامەکە لە پەخشکردن و بڵاوکردن بە هەموو جۆرەکانی و ڕابگیرێت چونکە بەس پەخشکردن نییە خاڵی دووەم پشتگیری کاک بەڵێن دەکەم داخوازیکاری ڕیکلام بەرەمێنی ڕیکلام و بڵاوکەرەوەی ڕیکلام سزا دەدرێن بە غرامەکردن بە بڕێک نەک 500,000 بۆ نمونە ئەگەر پێشێلکردنی ئەو مەرجانی کە دانراون بەشێک لەو کۆمپانیانی کە ڕیکلام دەکەن ئەستن بای بڕێکی ئەوەندە زۆر ڕیکلام دەکەن کە ڕەنگە 5 ملیۆن و 10 ملیۆن و 15 ملیۆن دینار بۆ ئەوان زۆر کەم بێ بوو پێشێلکردن لەبەرەوە ئەمە ڕێگەیان دەدات زۆر ئاسان پێشەکەم بۆیە من پێشنیاز دەکەم کە غەرامە بکرێن بە بڕێک لە 15 ملیۆن کەمتر نەبێت و بەڵێ بەسیترین ڕیکلام بۆ نمونە گەر ڕیکلامی هەرێک لەم کۆمپانیانە بۆ براد ینی بۆی هەر بزانە بۆ زانیاریتانانی خەڵگەی بای $100,000 بای $200,000 بای $300,000 یەک جار ڕیکلام دەکات یەک عقد دەکا بە ئەوە نە ئەجا 5 ملیۆن یا 15 ملیۆن بدات بۆ زۆر ئاسانە و بە هەموو جۆرەك هینیش دەکات سپاس کاکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە سزاکان لە خاڵی یەکەم هاتووەڵێ ڕاستەوخۆ فەرموو یەکێک لەو شێوانەی کە گیراوەتە بەر بەپێی بڕگەیەک بۆ سزادانی ئەوەی کە ڕێکلامێکی مەسەلە ناتەن دروست بکرێ ئەڵێ ڕاستەوخۆ ڕێکلامەکە لە پەخشکردن ڕابگیرێت اینجا ئەگەر ڕێکلامێکی ناتەن دروست پەخشکراوە زیانی گەیاند بە شێریحەی مستەهدەف ئەو کاتە پەخشەکە ڕابگیرێ ڕانەگیرێت چ سوودی هەیە بۆیە من پێشنیارەکەم ئەو فەقەرە ئیزافە بکرێت کە هەموو ڕێکلامێک لە وەزارەتی ڕۆشنبیری فیلتەر بکرێت چونکە هەموو ڕێکلامێک لە وەزارەتی ڕۆشنبیری فیلتەر بکرێت کە کام ڕێکلام لەگەڵ بنەماکانی ئەو یاسایە دەگونجێت کامیان نار چونکە ئەگەر ڕێکلامێک ناتەندروست بوو زیانی گیان بە پێی بڕگەکانی ئەو یاسایە نەگونجا و پەخشکرا ئەو کاتە کە زیانی گەیان زیانەکەی زۆرترە لەوەی کە لە پەخشەکەیەوە یەک دوو لە سەبارەت بۆی کە هاتووە 500,000 دینار و 15 ملیۆن دینار غەرامەکەی بێ
ڕاستیدا دیار نییە کە کامە ڕێکلام و کامە کاڵە بە 500,000 دینار غەرامە بکرێ و کامەیان بە 15 ملیۆن غەرامە بکرێ و کێیە دیاریەکە و لەسەر چ پێوەرەکە بۆیە ڕەچاوی ئەو سێ خاڵە بکرێ یەک پێوەرەکە دیار بکرێت دوو ئەو کەسەیە ئەو شوێنە ئەو دامەزراوەیە کە غەرامەکە دیارەکە سێ جۆری ڕێکلامەکە کە ئەوەی کە 500,000 بەرەکەوێ و ئەوەشی کە 15 ملیۆنی بەرکەوێ خاڵێکی تر هاتووە ئەڵێ لە بڕگەی دووەم ئەڵێ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووە چۆن قەرەبوو بکرێتەوە ڕاستیدا ڕوون نییە ئەبێ دیار بێ ڕوون بێ کە چۆن قەرەبوو بکرێتەوە بۆیە من بڕگەیەکی تر یان خاڵێکی تر ئیزافە ئەەکەم بۆ بڕگەی دووەم ئەویش ئەوەیە کە غەرامەکردنی بە بەهای دانانی ڕێکلامەکە واتە ئەوەی کە ڕێکلامێک لێ دەکاتەوە ئەو کەسە بە بەهای ڕێکلامەکە بەهای ڕێکلامەکە غەرامە بکرێت سپاس سپاس کاک ڕۆمیۆ لێ زۆری کران بەڵام داوا لە جەنابی سکرتێری پەرلەمان دەکەم هەندێک جار بۆ ئەوەی ئەم لایە نەڵێ قسەکانی من کران هەموو جارێ لەو لایەوە دەست بە نووسینی ناوەکان بکات بۆ ئەوەی ئەوان بەڕێز کاک ڕۆمیۆ ئێمە کە ناوەکانە نووسرێ هەوڵەیە بە شێوازێکی یەکسان لەسەر هەر لایەکی پەرلەمان هەر جارێ نەفەرێک یان پەڕێزێک پەرلەمانتارێک لێورە یان لەو لێش وەربگیرێ بەڵام من لە بڕگەی دووەم لە ژمارە دوو کە غەرامەکان لەسەر داخوازی کار و بەرهەمهێن و هەروە بڵاوکەرەوە من پێم وایە نابێ هەرسێکیان لەسەر یەک ئاس بن و جۆری و عقوبەکەش لە 500,000ەوە بۆ 15 ملیۆن وا بزانم بۆ شایەکەی زۆرە بۆیە من پێم باشە کەمتر بکرێتەوە لە 15 ملیۆنە سپاس زۆر سپاس سپاس بەڕێز شادیخان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک ئەبوبەکر ئەگەر خوا با فەرموو شادیخان نا بەڕێز ببورن داوا لێ بردنەکەین فەرموو شادیخان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوارەم لە سزاکان یەکەم ڕەشەکرێتەوە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان جاری سێ هەم مادەی چوارەم سزاکان خاڵێکی زۆر هەرە گرنگ کە لەم مادەیەدا بوونی نییە ئەو حاڵەتەیە کە کاتێک کەسێک بینەرێک یاخود بیسەرێک زەرەرمەند دەبێت لە ڕێکلامێکی دیاری کراو ئایا حکمی سزادان لەم حاڵەتایە چۆن چۆنیە بەڕای من پێویستە لیژنەی تایبەتمەندەکان یەک فقەڕی دیاری کراو بۆ ئەم سزایانە زیاد بکەن بۆ ئەو کەسانی کە زەرەرمەند دەبن لە ڕێکلامێکی دیاری کراو و ئەشتوانە بیسەلمێنێ و قەزایە عالەمیشمان هەیە لەسەر شتی لەم جۆرە کە مستەهلک توانیوێتی بیسەلمێنێ کە زەرەرمەند بووە لەوەی کە ڕێکلامەکە لە 100% ڕاستی پێنەداوە بۆیە لە سزاکانە پێویستە جێگەی ئەم جۆرە حاڵەتە بکرێتەوە خاڵی دووهەم لە بڕگەی یەکەم ئەو سزایی کە دیاری کراوە 500,000 و کەمترین و زۆرترین 15 ملیۆن دینار هاوڕای کاک بەڵێن کاک دیاری لەو خاڵەدا کە ئەم بڕە پارەیە زۆر کەمە مقارنەتەن بەو داهاتی کە لە ڕێکلاما دەست دەکەوێت لە بڕگەی دووهەم لە خاڵەکانی هاوڕای کاک ڕزگار و سەرچنارخانم کە پێویستە حەبسیشی تێدا بێ سەرچنارخان زۆر بەورد و درشتی باسی کرد وڵی دقەیەک زیاتری من بۆ ڕۆی کە تاوەکو ناوی بەڕێزت بێنم خاڵێکی تر هەیە پێویستە ئاماژەی پێ بم ناومەهێنە قەینا پێویستمان پێی نییە سپاس شادیخان لەبەر سەرۆکی پەرلەمان لە بورد نەکەم بەڵام دقەکەی خۆم هەروەرەگرمەوە خاڵێکی ترم هەیە لە فقەرەی دووهەم بۆ پێی کە ئێمە دەنگمان لەسەر ئەوەدا کە فقەرەکە لاوە بین و سیاغێکی نوێمان بۆ دانا بەڵام یەکێک لەو خاڵە هەرە گرنگانە کە هەن و لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا کاری پێناکرێ بەکارهێنانی ڕێکلامەکانە لە نێوەندی شارەکانە ئەو ڕێگانی شارەکان بەیەکەوە دەبەستنەوە کەمێکێکە لەو خاڵانی کە دەبێت لا ببرێ و ڕێکلام لەو نێوەندانەدا نەمێنێ بۆیە دەکرێت ئێمە لە فقەرەی لە مادەی دووجێ ئەوە بکەینەوە لە بڕگەی شەشەم جگە لە ڕێگەکانی نێوان شارەکان ئەم فقەرەیە جێ بکەینەوە من دامنابوو لە مادەی سێهەم پێشنیازی بکەم بەڵام مادەی سێهەم بۆ شێوەی لێ هات و زۆر سپاس کاک سیروان
بەڕێز سەرۆکی پەرلەمان وا دیارە هەژارەڵێ تا پیاوی فەقیرە گاتە بەغا دوورە تا سەراگات ئێمە زۆر دوورە کاک سیروان ئەگەر ڕاو سەرنجێک لەسەر مادەکە هەیە قسەکانی سەر مادەکە هەمە بەڵێ فەرموو ئەوانەیە بە ڕێزانەی تریش پەرلەمانتارن پێش جەنابەت دەستیان بەس کردوتەوە فەرموو زۆرینەی قسەکان وترا بەڵام من تەنها لەگەڵی پشگیری بکەیت ئەگەر وترا بەڵام یەک وابزانام دەسانم پێچێ ئەگەر تەحمل بکەی قوربان فەرموو لە بڕگەی یەکەمە کاڵێ ئەگەر ڕیکلام بڵاو کرا پێشێلی مەرجوو ڕێگان پێنەدراوەکانیە ئەوە سزاکانێتی من لێرە پشتگیری و هاوڕێیان ناکەم کە داوای سزای زۆرتر ئەکەن لەوە چونکە ئەگەر هاتو لە ڕێگەی ڕیکلامێکەوە پیرۆزیەکی ئەم نیشتیمانە بۆ نمونە هەر شتێک لە کەدار کرا دوای خۆ لە زهنی خەڵکان ناسڕێتەوە و قەرەبوو بە پارەکردنەوە هەمووشە قەرەبووی معنەوی بە پارە ناکرێتەوە تەنها بیر لە پارە کراوەتەوە لێرە من لەگەڵ ئەوەیان کە بیر لە شتێکی ترش بکرێتەوە بۆ ئەوەی خەڵکانێک نێن دەست بەرن بۆ شتی پیرۆز شتی کولتوری شتی یعنی یاسایەک هەبێ ڕەتیان بکاتەوە چونکە ئێمە ئەزانین هەنێک شت هەیە ئەوەنە پارە قازانجەکات دە جار دووبارەیە کاتەوە لە جاچێ 10 ملیۆنێم 20 ملیۆنم سیم لەبەرەوە لێرەوە پشگیری ڕاکانی کاک دیاریەکەم و هەموو ئەو هاوڕانی کە داوای ڕەداکردنی زیاتریان سپاس داوای 10 سانیەر کرد دروستەوە 51 سانێ دەست خۆش کاک سیروان کاک هیمدات بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر خاڵی سێم هەیە لە حاڵەتی دووبارەکردنەوەی پێشێلکاری ئەم ڕێکلامە ینی لە چەند جار پێشێلکاری 1 جار 2 جار 3 جار لەبەرەوە دەبیت سەزای ئەم حالەتانەش بە دیار بکرێتەوە زیاتر ڕوونکردنەوە لەسەر بدرێتن دووەمین پێش پەخشکردنی ڕێکلامیش دەبی لە فرتەرێک لەم بوارەوە پشگیری دکتۆر ڕێبوار دەکەم سپاس کاکیمدا دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوارەم سزاکان لە خاڵی یەکەم ڕوونکردنەوە درا پێویست ناکە جارێکتر ڕوونکردنەوە بدەین بەڵام لە خاڵی دووەم لێرە داخوازیکاری ڕێکلام بەرهەمهێنی ڕێکلام و بلااوکەرەوەی ڕێکلام نووسرایە سزا دەدرێن بە غەرامەیەک بە بڕێک کە 500,000 لێرە ڕوون نییە ئاشکرانیە ئایا هەر سێکیان ئەو 500,000 دەدەن یان یەکێکیان ئەو 500,000 دەدەن بۆیە من پێم باشە لێرە بڕەکە دیاری نەکرێ بەپێی حەجمی خراپی ڕێکلامەکە قازی بڕیار بدا و ئەو کات سزای بداتن زۆر سپاس بەدرێخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی چوار ناونیشان پیشگیری لە قسەکانی ڕووپاکان دەکەم لەسەر بکەوە بکرێ بە حکومە سزاییەکان و لە مادەی چوار من پێم باشە مادەیەکی سربەخۆ زیاد بکرێ یاسای نووسنگەکانی ڕێکلام کە لە هەرێم بەرکارە هەڵدەوەشێتەوە سپاس کاک هاوڕێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئەهمیەت و گرنگی مادە و بڕگەکانی ترکەم ناکەمەوە بەڵام پێم وایە مادەی چوارەم سزاکان جەوهەری پرۆژە یاساکەیە لە بڕگەی یەکەم خاڵی دووەم ئەوەی کە مەبلەغێکی دیاری کردووە 500,000 بۆ 15 ملیۆن دینار سرە ڕای ئەوەی کە زۆربەی برادران هەندێک هینیان وت هەندێک پێشنیاریان هەبوو پاڵپشتی پێشنیارەکانیان ئەەکەم و ناوەکانیشان ئەڵێم بەڵام بۆەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن دەستکراوە نەکرێن و پرۆژە یاساکە جەوهرێتی خۆی لە دەستنەدا پێشنیارەکەم لیژنەیەکی هاوبەش لە وەزارەتە پەیوەزدارەکان بەم پرۆژە یاسایە دروست بکرێ بۆ ئەوەی کە هەر ڕیکلامێک بەرهەم دێت لە فلتەری ئەو لیژنەیە دەربچێ دواتر بڵاو بکرێتەوە بۆیە پشگیری کاک محێدین کاک بەڵێن کاک ڕێبوار کاک دیاری خات و سەرچنارەکەم باس ئاشناخان فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینەکەی منیشە لەسەر مادەی چوارە سزاکان لە بڕگەی دووهەمە لەو بڕەپارەیە کە دیاری کراوەکو غەرامە بەڕاستی ئەم بڕەپارەیە پارێکی زۆر کەمە بۆ مەسەلەیەکی وەکو ڕێکلام چونکە ڕێکلام بابەتێکە بە سانیە بە فرێم مامەڵی لەگەڵاکرێ ینی کاتێکە چی بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی و ڕێکلامێکی هەیتێ قسەت لەگەڵەکە بە فرێم و سانیە لەبەر ئەوە یەک جار ئەگەر ئەو ڕێکلامە بڕوا ڕەنگە بە ملیۆنان دینار قازانج ئەکات یعنی یەک جار بڕوا و قازانجی تەواوی خۆی لێ ئەکا بۆ نمونە ڕێکلامەکە بۆ چایەکی زەعیفی بە نمونە
بە ملیۆنان دینار قازانجی لێکا بۆیە پێویستە ئەو بڕەپارەیە زیاد بکرێ بەڕاستی هەتا تەنانەت تا هەڵوەشانەوەی مۆڵەتی کەناڵەکانی ڕاگەاندن و کۆمپانیەکانی ڕێکلامیش بڕوات بۆ نمونە لە سعودیە سزای ئەو کۆمپانیایە ئەو شوێنانەی کە با بڵین سەرپێچیەکەن بە 500,000 ریال بۆ 100,000 ریال دیاری کراوە بۆیە بە قەنەعەتی منە بێ زیاد بکرێت لە 5 ملیۆنەوە بۆ 25 ملیۆن دینار بەڕێزی سوپاس ئاشناخان بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕاو سەرنجەکتان هەیە ئەگەر نابچنە سەر مادەی پێنجەم فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان زۆر بە کورتی شەرت بەندێک خاڵ دەدەم هەندێک حالت بازکران لێرە لەسەر سزاکان ئەوە نییە کەم یاسایە یان ئەم مادەیە حکومە سزایەکان هاتووە تەنزیمی هەموو مەجالەکانی عیقابی کردبێ ئێمە یاسایی ژمارە چلمان هەیە ساڵی 1951 یاسایی مەدەنی یاسایی ژمارە 30 ساڵی 1984 یاسای قانون تیجاریە ئەو مۆزوعانەی تیجارە و مارکەوە شتانە و ڕیکلامکردن و شکاندنی عنوان و مارکەوە شتانە هەمویان تەنزیم کراوە ئەوە خصوصیەتێکە بۆ ئەم پێشنیازە یاسایە لەبەرەوە ئەم مادەیە داینەوە ئەوەی تر لەسەر پرسیارێکی تر دایما زەراری ئەدەبی و هونەری بە تعویز و غڕامەیە بە حەبس و سجن نییە دادگا طبعا جهتی معنیە و بەپێی ئەم مادەش دادوەرە سڵتەی تەقدیری هەیە دەتوانێت لە نێوان ئەم بڕەپەرە حەدیەتنەوە علا دیاری بکە زۆر سپاس بەڕێزان بۆ تێبینی و سەرنجانی کە خستان ڕووی سەداوە لە لیژنەی تایبەتمەند دەکەین بچنە سەر خوێندنەوەی مادەی پێنجەم لە راپۆرتی هاوبەشی لیژنە تایبەتمەندەکان فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی پێنجەم لە کاتێکدا ئەگەر سزایەکی تونتر بۆ ئەم کردارە تاوانکاریە لە یاسا کارپێکراوەکاندا هەبوو ئەوە سزا توندەکە جێبەجێ دەکرێت زۆر سپاس هەر بەڕێزێگەیەوێت لەسەر مادەی پێنجەم گفتوگۆ بکات کای ئێستا دەست بەرزکاتەوە تەنها کاکتور محێدینە فەرموو کاکتور سپاس سەرۆکی پەرلەمان من تەنها لەسەر کردارە تاوانکاریەکەیە نازانم یعنی چکۆ جەریمە نییە با بڵێن وشەکە وەکو وشە چکو پێشێرکاری یاسایە ئەوە تاوانکاری نییە بۆیە داوا دەکەم ئەو شەیە گۆڕانکاری بەسەردا بێت بەڕێزان وەزیرانی ڕۆشنبیری وەزیرێرم بۆ کاروباری پەرلەمان گە سەرنجەکتانەیە فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان لیژنە بەڕێزەکان دەستخۆشیتان لێ یەکەین دیارە سەرنج و تێبینیەکان لە جێ خۆیان بوو زۆربەی زۆریان ئەوەی دکتۆرە ڤالا باسی کرد و تەنزیمی کرد جێگەی دەستخۆشیە وەڕای ئێمەشی لەسەر بووە من داواکارم لە لیژنەکان هەر سێ وەزارەتی ڕۆشنبیری و شارەوانی و وەزارەتی ناوخۆش پەیوەندی بە بابەتەکەەوە هەیە لە دوا دانیشتندا ئەو بەڕێزانە کە پێویست دەکات بەشدار بکرێن دوا قسەم سیاغە و ڕێخستنەوەی پرۆژە یاساکەیە لە ڕووی جوملەبەندی و ئەدەبیات و زمانەوانی و دەستەواژەکانەوە لە ڕاستیە زۆربەی زۆری یاساکان کە تەماشە دەکرێت ئەوانەی بە تایبەت تەرجمە کراون لە عەرەبیەوە وەرگیراون تەرجمای حرفی کراون تێگەشتنیان ناڕەحەتە یان هەڵەی تایە ئەم یاسایەش پێویست دەکات ڕوون و ڕاست و ڕەوان بێت لە ڕووی جوملەبەندی و ئەدەبیات و دەستەواژەکانەوە بۆیە پێویستە زمانەزانێک یان ئەوانەی کە پەیوەندیان بە لجنەکانە پەیوەندیان بە زمانەوانی و زمانی کوردیەوە هەیە دەوریان هەبێت لە ڕێخستنەوە و تەنزیمکردنی پرۆژە یاساکە بە شێوەیەکی ڕوون و ڕەوان دووبارە دەستخۆشی لە هەموو لایەکتان و سوپاس بەڵێ بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕێیەکتان هەیە فەرموون کاک جەلال وڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کاوە کردەوەیکی تاوانکاریە بەڵێ کردەوەیکی تاوانکاریە لەبەرەوەی تعریفی تاوانچیە کردنی کارێک یان نەکردنی کارێک کە یاسا سزای بۆ دیاری کردووە حتمما ئەمەش ڕکلامکردن کردنی کارێکە و سزاشی بۆ دیارە کراوە کەواتە ئەکرێ بە تاوان ناوزەندیکەی سوپاس بۆ بەڕێز زۆر سوپاس بەڕێزان ئێستا داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین دەست بە خوێندنەوەی مادەی شەشی راپۆرتی هاوبەشی هەرسێ لیژنەی تایبەتمەندەکان فەرموون
بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و وەزارەتی پیشەسازی و بازرگانی و وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری ئەم یاسایە دەربکات. بەڵێ هەر بەڕێزێک ئەوێت ناوەکان با بنووسن بە ڕێسکرتێری پەرلەمان. تا ناوەکانە نووسرێ ئەگەر بەڕێزان وەزیری ڕۆشنبیری وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان کە تێبینی و سەرنجێکیانەی بیخەنە ڕوو. هەیەنە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی لە مادەی 1 ڕای خۆماندا و هەردوو وەزیر لەسەرەوە کۆبووین کە پێویستە ناوی وەزیر و وەزارەت هەڵبژیرێ و تەکیدمان لەسەرەوە کردەوە کە ئەو وەزارەتانەی پەیوەندیدارن پێویستە هەمویان پێکەوە ڕێنمایی دەربکەن بۆیە پێشنیار دەکەین بەو شێوەیە مادەی 6دا بڕێژرێتەوە. پێویستە لەسەر وەزارەتەکانی ڕۆشنبیری و لاوان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەزارەتی پیشەسازی و بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکانی تر ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکەن. زۆر سوپاس. سوپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ناوەکان تەواو مشکلین ئەو بەڕێزانەی دەستیان بەرز کردوێتەوە بۆی ناویان توماپرێن کاک زانا کاک بەڵێن کاک تۆڕێبوار سەوسان خان کاک سیروان سەرچنارخان کاک شاخەوان. تەمام کاک شاخەوان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی 6 ئەڵە پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی پیشەسازی و بازرگانی و من لێرە ینی خاڵک هەیە کە باسی وەزارەتی ناوخۆ نەکراوە و زەرورە وەزارەتی ناوخۆش ناوی لێرە بێت چونکە بەشێک لە ئیشەکەش پەیوەندی بە ئەوە هەیە هەندێک ئیجراعات هەیە لە کاتی لێکردنەوە و دڕاندنی پۆستەر و بابڵین ئەوەی کە بابەتی ڕیکلام و ئەوانەیە پێویستە وەزارەتی ناوخۆش ناوی لەوە بێ چونکە ینی گرتن و بابڵین ئیجراعاتەکە تا ڕادەیەکی زۆر پەیوەندیشی بە وەزارەتی ناوخۆ هەیە. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز سەوسان خان. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە لە مادەی 6دا لە بڕگەی کۆتاییدا کە دەڵێ پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی پێشەسازی و بازرگانی و وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری ئەم یاسای دەربکرێت. من پێم وایە لێرەدا چەند ڕستەیەک زیاد بکرێ هەروەها هەروەکو ئەو پەرلەمانتارە بەڕێزەکانی تریش بۆ ئەو بڕگەیە باسییان ئاماژەیەکیان پێدا بەڵام من پێم وایە دەبی ئەو ڕستەیە زیاد بکرێ هەروەها لێژنەیەکی تایبەتمەند و پسپۆڕی زمانەوانی لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن پێک بهێنرێ و هەولی جددی بدەن کە ڕێکلامەکان بە کوردیەکی زۆر ڕەوان بنووسرێت و ڕێگا نەدرێت کە بە ڕێگای ڕێکلامەوە زمانی کوردی زیاتر بشێوێنرێت. ئەم ڕستەیە و ئەم چەند ڕستەیە زۆر پێویستە لەوەدا ینی ئاماژەی پێ بکرێت چکە وەزارەتە پەیوەندیدارەکان دەبێت زۆر گرنگی بەوە بدەن کە ئەو کاتێک کە ڕێکلامی بازرگانی موافقەتی لەسەر کرا ئەو لێژنەیە حزوری هەبێ و بوونی هەبێ و جێ دیار بێ. زۆر سپاس. بەڵێ کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازەکەی منیش بە هەبوو پشگیریە بۆ قسەکانی کاک شاخەوان ینی هەمان ئەو نەسەی کە بەڕێز دکتۆرە ڤالە خستیە ڕوو زایدەن وەزارەتی ناوخۆی بۆ ئیزافە بکرێت چکە لە پێشترە باسیوانەمان کردووە لەسەر جادە و شۆستەکان بەتابەتە و هێمانی کە پەیوەندی بە بەڕێوەبەتی هاتوچۆ هەیە لەبەرەوە وەزارەتی ناوخۆش زەڕوریەتە لێرە هەبێ. زۆر سپاس. کاک زانا. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ناوی وەزارەتەکان هەمووی لە دوای یەکەوە بە زنجیرە نێت و ئەوەی ئاماژەی پێکرایە ڕەنگە نەقسی تێدابی بۆیە پشگیری لە ڕایەکەی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دەکەین بەم شێوێ تەزوید بکرێت. زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من لەلایەن بەڕێز دکتۆرە ڤاڵاوە کرا پشگیری لێ یەکەم و سپاس. کاک تۆڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی ئەو پرۆژە یاسا دەقەکانی فرە چەشن و فرە پسپۆڕی و فرە وەزیفەن پەیوەنددارن بەن وەزیفەی چەند وەزارەتێکەوە ناکرێت تەنها لە وەزیفەی وەزارەتی شارەوانی وەزارەتی ڕۆشنبیری قەتیس بکرێتەوە بۆ من پێشنیارەکەم وەزارەتی تەندروستی و وەزارەتی بازرگانیشی بۆ ئیزافە بکرێت. سپاس. زۆر سپاس. بەڕێز سەرچنارخان.
بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لە مادەی یەکا پێناسەی وەزارەتمان کردووە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت هەرێمی کوردستان بڕگەی چوارەم لێرا کاڵی پێویستە لەسەر وەزارەتی مەیەنەرەوە ینی بڵێن بانەیە تو بڵێ پێویستە لەسەر وەزارەت نەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەو دوو کەلیمەیە لا ببرێتە ناو نەسەکە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی پیشەسازی و بازرگانی و ئەو وەزارەتە پەیوەندیدارانش لا ببرێت چکە پێویست ناکارە وەزارەتانە معنین هەگەر هەر وەزارەتێکی تر بوو ناوی بێ ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات ئەو وشەی وەزیار کەس زۆر سوپاس بە ڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕایەکتانێ فەرمونون ئەگەرنا دەست بە خوێنەوەی مادەی حەوت بکەن تۆ دەست بە خوێنەوەی مادەی حەوت بکەن تکایە بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی حەوت بەدەر لە حکومەکانی مادەی پێنجی ئەم یاسایە کار بە هیچ دقەیەکی یاسایی ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت هەر بە ڕێزێکەوێک گفتوگۆ لەسەرم مادەی حەوت بکات با فەرمێت تەمام دەستان خۆش هیچ بە ڕێزێک نایەوێت گفتوگۆی لەسەرکان مادەی هەشت لیژنەی تایبەتمەند تکایە دەست بە خوێندنەوەیکەن فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی هەشت ئەم یاسایە دوای 6 ڕۆژ لە بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایی کوردستاندا جێبەجێ دەکرێت تکایە بە ڕێزان هەر کەسێک ئەوێت گفتوگۆ لەسەر مادەی هەشت کات با دەست بەرزکاتەوە کاک حکمەت پەرێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە 6 ڕۆژ زۆرن بکێتە یەک مانگ باشتر دەبێت بەڵێ پێشنیاری یەک مانگەکەی لیژنەی تایبەتمەندی ڕێیەکتان هەیە فەرموو کاک لوقمان بەڕێ سەرۆکی پەرلەمان کاتێک 6 ڕۆژ دیاری کراوە بۆ ئەوەی ئەو ڕیکلامانەی کە لەگەڵ حکومەکانی ئەم مادەیە ناکۆکن و ناگونجێن و پێشترکاریان لەسەر کراوە مدەیەک بدرێتە ئەو کەسانیان و کۆمپانیە بۆی ئەم ڕیکلامانە لا بە بۆیە 6 ڕۆژ دیاری کراوە زۆر سپاس زۆر سپاس بە ڕێزان هۆیەکانی دەرچواندن لیژنەی تایبەتمەند ئەگەر دەست بە خوێندنەوەی بکەن بەڕێ سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لەبەر گرنگی ڕێخستنی ڕکلام بۆ خزمەتکردنی بەکاربەر و گەشەپێدانی ئابووری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان و دروستکردنی کێبڕکێی دروست بۆ بازاڕکردن و هەروەها کەمکردنەوەی لایەنە خراپ و زیان بەخشەکانی ڕکلام ئەم یاسایە دەرچوێنرا هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانەوەی گفتوگوی لەسەر کا بە دەست بەرزکاتەوە ئێستا کاک ڕێبوار و کاک کاروان کاکتور مەحێدین کاکتور ئیسماعیل کاک ئیسماعیل و کاک کاروان تەواو ئەم بە ڕێزانە ئەیانەوەی گفتوگۆ بکەن کاکتور ڕێبوار کاکتور مەحێدین کاکتور ئیسماعیل کاک کاروان کاک کاروان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە هۆیەکانی دەرچواندن تعبیر لە ناوڕۆژی پرۆژە یاساکە ناکەن کێوە مناقەشەمان کرد بۆیە من داڕشنەوەیەکم کردو بۆ شێوەیە لەبەر گرنگی کاری ڕکلامکردن و خزمەتکردنی لەبەر گرنگی کاری ڕکلامکردن و خزمەتکردنی بەکاربەر و پاراستنی مافەکانی هاوڵاتی و چین و توێژەکان لە بواری ڕکلامدا دروستکردنی چێبڕچێ بۆ بە بازارکردن و کەمکردنەوەی لایەنە خراپ و زیان بەخشەکانی ڕکلام ئەم یاسا دەرچوێندرا بەڵێ زۆر سپاس کاکتور مەحێدین بەڕێ سەرۆکی پەرلەمان لەبەر گرنگی ڕێخستنی ڕکلام بۆ خزمەتکردنی بەکاربەر ئەوە تەنها بەکاربەر نیە بەڵکو بەرهەمهێنەریش ئەوەی بەرهەمیش دێنێ منتجیش هەم ئەوە ڕیکلامی دەکات پێم وایە بەرهەمهێنیش ئیزافە بکرێت لە بۆ ناو ئەو دەستەواژەیە زۆر سپاس کاکتۆر ڕێبوار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەت هەموو پرۆژە یاسایەک پێویستە گزارش لە ناوەڕۆکەکەی بکە بەپێ پرۆژە یاسایە سێ خاڵی سەرەکیە بکە پێویستە گزارشی لێ بکە کە نایکە یەک ڕێخستنە دوو گەرمکردنی بازاری بازرگانی سێ هۆشیاری هاوڵاتی بۆیە من داڕشتەیەکم هەیە هیوادارم ئەوە پێشنیار بێت جێگەی داڕشتەکە بگرێتەوە کە لە پرۆژەکە هاتووە بۆ ڕێخستن و چارەسەرکردنی بێسەروبەری کاری ڕێکلام و وەگەڕکردنی جوولەی بازرگانی و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری بەکاربەر لە ناسینی کاڵا و بەکارهێنانی و دروستکردنی کێبڕکێ ساخڵم بۆ بە بازارکردن و هەروە کەمکردنەوەی لایەنە نێرێنی و زیان بەخشەکانی ڕێکلام ئەو یاسایە دەرچوێنرا بەڵێ زۆر سپاس کاکتۆر ئیسماعیل تکایە بەڕێزان فەرموو کاکتۆر ئیسماعیل بله سرک پارلمان سپس پیشنیار کم افرسته زیاده ببیتن دا پتر تعبیرش آرمانجا در کفتنا قانون بکتن لبر گرینگی رکسن رکلام بو خدمت کردنی برکاربر و گشپیدانی آبوری و چالاک کرنا بازرگانی اوش اضافه ببید
بالە زۆر سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر سەرنج تێبینیەکتان هەیە نییە؟ بەڵێ بەڕێزان زۆر سپاس ئێمە داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین سەرجەم ئەو پێشنیار و سەرنج و تێبینیانەی کە پشتگیری زیاتر لە سێ پەرلەمانتاریانە بۆ لەگەڵ ڕاو سەرنجەکانی وەزیری تایبەتمەند بە نەزەر اعتیبار وەربگرن و ئامادەکاری بکەن بۆ ئەوەی ئەم پێشنیازە یاسای ئامادە بکرێت بۆ خوێندنەوەی سێم لێرەدا کۆتایی بە دانیشتەکەی ئەمڕۆمان و زۆر سپاس.